خۆی بەرزگاوتە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەمڕۆ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئاڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای ستودیۆ و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەر کوێیەکان لێرە و لەوێ لە دەرەوە سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین کۆمەڵێک بابەتی گرنگمان بۆ ئامادەکردوون بە دیاریکراویش ڕۆڵی دایک لە ناو خێزانی کوردی و بە شێوازێکی گشتی لە پەروەردەکردنی منداڵان تا چەندێک ئەمە ڕۆڵێکی کاریگەر و گرنگە قسە و باز لەو بارەوەیە دەکەین. بابەتێکی تریشکەوە باس لە بەهرە و توانای خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەین لە هەر بابەتێکی پێداویستی تایبەتکەوە ئەوان لە هەر جۆرێک لە نەخۆشی بەڵام دەبینین کۆمەڵێک بەهرەی توانای باشیان هەیە قسە و باس لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەین لەسەر بەهرە و تواناکانیان. دەستخۆش بەڵە بەڕزان لەگەڵ ئەم تەوەرە سەرەکیاندا ڤیتی و بڕگەی دیکەشمان دەبێت سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەری. بەڵێزان پەروەردەی خێزان یەکێکە لە گرنگترین بابەتەکانی ناو هەموو کۆمەڵگایەک لە کۆمەڵگای کوردیش پەروەردەی خێزان پێش زۆربەی پەروەردەکانی تر بووە لە خوێندن و لە مزگەوت و لە زۆر بابەتی تر ئەگەر خێزانێکی ئاسوودە و کامەران و خاوەن پەروەردەیەکی جوان مناڵەکان بە پەروەردەیەکی باش پەروەردە بکەن تاکێکی سەرکەوتوو بێ کێشۆگرفت دروزە بێ. بۆ قسەکردن لەسەر یەکێک لە گرنگترین کارەکتەرەکانی ناو خێزان یاخود گرنگترین پایەی پەروەردە لە ناو خێزانی کوردی کە دایکە قسە دەکەین ڕۆڵی دایک لە پەروەردەکردنی منداڵ چ ڕۆڵێکی هەیە بە میوانداری زۆر بەڕێز خاتوو مرواری محەممەد شارەزا لە پەروەردەی خێزان ڕاستەوخۆ لێرە لەگەڵمانە مامۆستا مرواری زۆر زۆر بەخێربی. زۆر سپاسانەکەم دەستا خۆش بێ. دایک ڕۆڵی لە پەروەردەکردنی مناڵانە دەبێت ڕۆڵی چۆن بێ یاخود ڕۆڵی چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن والاه. دەستا خۆش بێ سپاسانەکەم لێرەوە سڵاو و ڕێز خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە پەروەردە کە بابەتێکی زۆر گرنگ و هەستیار و فراوانە و دایکیش ڕۆڵی سەرەکی دەبینێت دەکرێت ئێمە ڕۆڵی دایک بشوپێنین بە ئەو باخەوانە باشەی بەو باخەوانەی کە بەردەوام بە دەوری باخەکەیدا دێت و دەچێت بەردەوام خزمەتی باخەکەی دەکا دەزانێت چ کاتێک ئاوی بدات چۆن بیچێڵێت چۆن هەڵی پاچێت چی لێ بکە و سەرڕای ئەوە کە خزمەتی دەکا و بەردەوام بە دەوریدا و زانیاری زۆریش کۆ دەکاتەوە لەسەر پەروەردەکردنی باخەکەی بۆ ئەوەی بەروبوومێکی باش و جوان و تەندروست بدا بەدەستەوە. بەڕاستی دایکیش ئەگەر بیەوێت تاکێکی پەروەردەکرا و تاکێکی تەندروست تاکێکی ژیر و عاقڵ و هۆشیار دروست بکات دەبێت بۆ خۆی لە پێشەوە پەروەردەکراو بێ. ئێمە دەبێت لە پێشەوە گرنگی بە پەروەردەی دایکان و باوکان بدەین.
ئێمە هەمیشە وتومانەوە لەم کەناڵی بەڕێزشتانە چەند جاری ئاماژەمان بەوە کردووە کە پرۆسەی پەروەردە کە پرۆسەیەکی ئەوەندە گرنگ و هەستیار و عەمودی فەقەری هەموو کۆمەلگایەکە بەڕاستی پێش پرۆسەی هاوسەرگیری دەست پێ دەکات. بەس زۆربەی زۆری تاکەکانی ئەم کۆمەلگایەمە بەڕاستی ئامادەسازی بۆ کارە نەکردووە، ئامادەسازی بۆ پرۆسەی گەورەی نەکردووە، بەبێ خۆ ئامادەکردن بەبێ ئامادەسازی نەک تەنها بۆ پرۆسەی هاوسەرگیری و پەروەردە بەڵکو بۆ زۆربەی پرۆسەکانی تر لە کۆمەلگای ئێمەدا ئامادەسازی و کار ئاسانی بۆ نەکراوە. بۆیە گرنگە بەڕاستی پێش هاوسەرگیری ئەو برابەڕێزە ئەو کوڕەگە جێ کە دەوێت بچێتە پرۆسی هاوسەرگیری دەبێت بزانی چێ دەکات بە دایکی منداڵەکانی، چکە بەڕاستی زۆر گرنگە دایک کەسێکی وشیار بێ، کەسێکی پەروەردەکراوە بێ، کەسێک بێ کە هەست بە بەرپرسیارەتی و مەسئولیت کا بۆ پەروەردەی منداڵەکانی، چونکە دایک گەورەترین ڕۆڵ دەجێڕێت. ئەگەر دایک ئافرەتی دەرەوەش بێ، ئەگە کاری دەرەوەشی هەبێ، لەگەڵ ئەوەشدا زۆرترین کات لەگەڵ منداڵەکانێتی، بۆیە دەبێت بتوانێت هەست بەم بەرپرسیارەتی بکە، ئامادەسازی بۆ کردبێ، ئامادەکاری بۆ کردبێ، هەمیشە بە دەوریانەوە بێ، لە منداڵەکانی تێبگا لە هەموو تەمەنەکاندا. کەواتە ڕۆڵی پەروەردەکردنی مناڵ ببوورە تەنها ئەرکی سەرشانی دایکە. بۆچی ئەم ئەرکە هەمیشە هەر بازەوە دەکرێت دەڵێن بۆ نمونە ئەگەر مناڵێک خراپ بێت پەنجەی تۆمەتی بۆ ڕاکێشن دەڵێنەوە پەروەردەی دەستی دایکێتی. ئایا تەنها دایک ڕۆڵە بینە لە پەروەردەکردنی مناڵ یان باوکیش ئەرکێکی هەیە؟ بێگومان نەخێر بە تەنیا دایک نییە، ئەبێ دایک و باوک بەیەکەوە ئەم پەروەردەیە بکەن، ئەم پرۆسە گەورەیە بەیەکەوە ئەنجام بدەن. بەڵام ئێمە دەڵێن زۆرترین ڕۆڵ دایک ئەیجێڕێ، چکە بە حکمەوەی کە دایک زیاتر لە مناڵ نزیکە، هەر لەو کاتێک کە لە سکیاتی 9 مانگ لە 2 ساڵی کە بچووکە لە هەموو تەمەنەکان دایک زیاتر لە دەوری مناڵەکەی، باوک زیاتر لە دەرەوەی. ئەگەر دایک گوتمان کاری دەرەوەشی هەبێ، هەر زیاتر لە دەوری مناڵەکەیەتی، هەر زیاتر لە مناڵەکەی نزیکە. بۆیە ئەبێ دایک زیاتر ئەم ڕۆڵە بجێڕێ. و هەندێک جاری شەمانە باوکەکە لەوانەیە لەگەڵ ڕێزم بۆ باوکان هەست بە بەرپرسیارەتی نەکەن، لەوانەیە چەند سعاتێک لە ماڵەوە بێ زیاتر خەریکی موبایلەکەی بێ، خەریکی شتی تر بێ، خەریکی تەلەفۆن بێ، بەس دایک دەبێت لێرەدا ئەم ڕۆڵەی ئەویش بخۆزێتەوە. هەندێک جار ڕۆڵی باوکیش ئەکوێ بەسەر دایکەوە، هەندێک جاریش پێچەوانەکەیشمان هەیە، جاریوە دایک هەست بە بەرپرسیارەتە ناکە. مامۆستا لە قسەکانی بەڕێزت کاتێک دەڵێ ئەگەر دایک بیەوێ باشە کام کاتانەیە دایک ئیتر نایەوێ مناڵەکانی پەروەردە بکە، یاخود ناتوانێت ڕۆڵێکی کارا بگێڵێ. ئەو هۆکارانە چین وا دەکەن دایکێک نەتوانێت ڕۆڵێکی ئەکتیڤ ببینێت لە بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵەکانیان؟ جاری هۆکاری سەرەکیوتمانەوەی کە بۆ خۆی خوا نەخواستە شارەزایی نەبێت لە پەروەردەی منداڵ، یان نەگەڕێ بە دوای شارەزابووندا، چونکە ئێمە بەڕاستی لە کۆمەلگایەمەدا دەگەڕێین بە دوای هەموو شتەکاندا، سێرج بۆ هەموو شتێک دەکەین، بۆ دیزاینی ماڵەکانمان، لەوانەیە بۆ جلوبەرگەکانمان، بۆ زۆر شت سێرج دەکەین، بەس بەداخەوە کەمترین سێرج دەکەین و کەمترین بە دوادەگەڕانمانەیە لەسەر کۆکردنەوەی زانیاری بۆ پەروەردەی منداڵەکانمان، کە ئەمە بەڕاستی گرنگترین شتە کە ئێمە بە دوای دابگەڕین و هەوڵی بۆ بدەین. بۆ نمونە ئێستا چ دایکێک دەبینی ئەوانەی کە بە پەنجەی دەست دایکەکان دەژمێردێن کە بڵێ کۆمەڵێک کتێبیان دانابێ بۆ پەروەردەی منداڵەکانی، کۆمەڵێک چیرۆکیان دانابێ، یان چیرۆک بۆ منداڵەکانی بخوێنەوە، کە ئەگەر توێژەروان دەڵێن لە کاتی خوێندنەوەی چیرۆک بۆ منداڵدا چەندین خانە لە مشکی منداڵەکە دەردەپڕێ و بۆ ئامادەکاری و چەندین خانە جێگای دەگرێتەوە، چونکە ئەم خوێندنەوەی کتێبە کەڵک و سوودی زۆری هەیە، وەکو ئەوە کە بۆ خۆی بخوێنێتەوە، چەندەی بۆ بخوێنێتەوە ئەوەندە لە شت تێدەگا. ئەمەش کە باسی دەکەین لە تەمەنی مناڵەیە، لە تەمەنی 5 ساڵی خوار 5 ساڵیە، کە لەو تەمەنەدا بەڕاستی ئێمە ڕۆڵی خۆمان نەبینین کە گەورە بوون پەروەردە قورستر دەبێت، ئەو پەروەردەی کە ئێمە دەمانەوێت بکەین و تاکێکی تەندروست بخەینەوە بۆ کۆمەلگاکەمان و بۆ خۆمان، لەوانەیە ئەوەمان بۆ بەرهەم نەیە. و جاری واشەیە ئەفم کە شەیداخان جاری وایە ئەم پەروەردەیە کەسانی تر تەداخل دەکەن، ئەمەش دەبێت ڕێگر بۆ پەروەردەیەکی جوانی دایکی کە لەوانەیە کەسانی دەرەوە تەداخل بکەن. کەواتە بۆی پەروەردەیەکی تەندروست هەبێ ئەوەکانە چین کە دایک بێ بگەڕێ خۆت بەپێی تەمەنەکان، دایک لە چ تەمەنێکەوە ئەبێ هەوڵی پەروەردەکردنی منداڵەکەی با بەپێی قۆناغەکان جیاوازی پەروەردەکردن، ینی بەپێی قۆناغی مناڵ جیاوازی هەیە، بۆ نمونە لە تەمەنی ساواوە، لە تەمەنی 5 ساڵیەوە، لە تەمەنی هەرزەکاریەوە تا دوجار. ئەم قۆناغانیان بەپێی قۆناغەکان ئەرکی دایک چیە بێت؟ چۆنە؟ پەروەردەی مناڵ هەر لە سکی دایکەوە دەست پێ ئەەکە، چونکە زۆربەی توێژەرەکان ئەڵێن لە دوومانی ناوسکی دایکەوە ئەم مناڵە هەست بەشتەکە، بۆیە بێت لەم کاتەوە دایک دەست بە پەروەردەی مناڵەکەی بکە. بۆ نمونە کە مناڵەکە لە سکیاتی ئەبێ هەوڵدا ژینگەیەکی ئارام بخۆی بڕەخسێنێ و هاوسەرەکەشی ژینگەیەکی ئارامی بۆ بڕەخسێنێ، بۆی ئەم مناڵە هەست بە ناڕەحەتی نەکە کاتێک کە هاتە دنیا ئەم تەشیر و کاریگەری لەسەر نەبێ. ئەوە خاڵێک کە هاتە ژیانەوە ئەبێ بەڕاستیەکێک لە ئەرکەکانەوەی کە ناوێکی خۆشی لێبنیە و ژینگەی ئارامی بۆ بڕەخسێنە و ئەو دایکەش هەمیشە دڵخۆش بێ بەبوونی ئەو مناڵە. خۆ ئەگەر چ لە سکایەتی چ لە هاتە دنیاوە، ئەگەر خوا نەخواستە دایک یان باوک هەست بە بارگرانی بکەن بەسەرخواانە کە بڵێن ئەم مناڵە بارگرانیە، ئەمە تەسیر و کاریگەری بێ بۆ باری پەروەردەی مناڵەکە. بۆیە ئەبێ دایک بەڕاستی هەلو فرسەتێکی تەواو بڕەخسێنێ، بۆی دوورکەوێتەوە لە هەموو تونند و تیشیەک، دوورکەوێتەوە لە هەموو دڵە ڕاوچی و قەلەقیەک، هەم ژینگەیەکی ئارام بۆ خۆی هەم بۆ کۆرپەکەی بەپێی قۆناغەکانیش بێگومان جیاوازیە. قۆناغی هەرزەکاری قۆناغێکی بۆ نمونە هەستیارە، ئەبێ دایک کۆمەڵی شتی تر بکە،
لە قۆناغەکانی ترا بە هەمان شێوە هەر قۆناغ و تایبەتمەندی خۆی هەیە لە یەکتر تێگەیشتن هەبێ ئەبێ داینیشێنە حیوار و گفتوگوی لەگەڵ قۆناغانە ڕوون بکەیتەوە بۆ دایکان لەوانەیە سەدایکانێک هەبێ کە بینەری پرۆگرامەکەی ئێمە بن مناڵێکی بێت لە تەمەنێکی هەرزەکاریە بێ بڵێ من لە دەستم دەرچووە توانای پەروەردەکردنی منیە بەپێی قۆناغەکان ئەگەر شیکاریەکی بۆ بکەی بۆی دایکانیش باشتر لەمە تێبگەن بتوانن ئەگەر مناڵێکیان بەلا ڕێدا چوو بێ بتوان بێنەوە سەر ڕێگەی بڵێ پێشەکەی بێت لە تەمەنی 5 ساڵتمان حیوار و گفتوگوی لەگەڵ بکە فێری ڕێزگرتنی بەرامبەری بکە فێری قسەکردنی بکە و گوێی بۆ بگرێ لەم تەمەنانەوە بێ جوێ بۆ مناڵ بگیرێ قسەکانی بە هەند وەربگیرێ ڕێزی بۆ دابرێ بۆ قسەکانی حیسابی بۆ بکرێ و هەمیشە بە مناڵی تری نەش و پێێنێ و لە تەمەنی هەرزەکاریشا ئەبێ دایک بەڕاستی بە دەرەجەیە کارێک کاکە لەگەڵ ئەم مناڵە ببێ بە هاوڕەیەکی زۆر خۆشەویست هاوڕەیەکی زۆر تێکەڵ کە ئەم مناڵە بتوانێ چۆن دەڵی دەردە دڵی خۆی لای ئەم دایک بکاتەوە بە هاوڕێ خاتون بەلێک نزیک بوون بە ئەمەری و بەکردەوە بۆ سەلمێنێ کە ئەو خۆشی ئەوێ باوەشی ئامێزی خۆشەویستی بۆ بکاتەوە وای لێ بکە یعنی ئەوەندە لەگەڵی تێکەڵ بێ وەکو برادێکی لێ بکە وەکو چۆن ئەتوانێت لای برادەکەی قسە بکە هەر نهێنی کێ بێ بیدرچێنێ ئەمیش بەلا اعتیادی بێ بۆ نمونە دایکە نهێنی خۆی لا باسکە بۆی ئەمیش فێربێ نهێنەکانی خۆی لا باس بکە چکە گەروانە کە خوا نەخواستە لای دایکەکە باشینەکە بەتایبەت لە تەمەنی هەرزەکاریە یەکسەر کەسێکی تر هەیە جی ئەم دایکی بۆ بگرێتەوە کە لەوانەیە لە دواییدا بەلا ڕێیدا بەرێ بەس ئەگەر دایک بەم جۆرە تێکەڵی بێ نزیکی بێ قسەی بۆ بکە بەلا هەندێک شت هەیە کە لەوانەیە ئەم مناڵەکە لە تەمەنی هەرزەکاریدا هەندێک گۆڕانکاری لە جەستەیدا لە دەنگیدا لە چەند شتێکدا ڕوودەدا ئەمانەی بەلاوی اعتیادی کە ئەمە شتێکی ئاساییە شتێکی سروشتیە هەمومان وابووین منیش بۆ قۆناغای تێپەڕی و باوکشت بۆ قۆناغای تێپەڕیوە ئەم شتانەی لە ئاسایی کاتەوە بۆ لێی بەلای قورس نەبێ و نەتوانێت هیچ شتێک لە لای باس بکات چکە لەم تەمەنانەدا زیاتر هاوڕەکانی تەسیری تێدەکەن و کاریگاری لەسەر دروست دەکەن بەخوا نەخواستە ئەگەر هاوڕێی خراپی شێ بە بەرەو قۆناغ و لادانی دەبا بەرەو قۆناغێکی دەبا کە لە دەست دەربچێ بەس ئەگەر پێشتر دایکەکە هەزبەن بەرپرسیاری تێ بکە لە خۆی نزیک خاتەوە ئامێزی خۆشەویستی بۆ بگرێتەوە وای لێ بکە قسەکانی بۆ بدرچێنێ و هەموو شتێکی لەلا باس بکە مامۆستا مرواری بابەتێکی تر هەیە هەر تایبەتە بە کۆمەڵگای کوردی بەڵام لە ناوخۆی کوردستاننا ئێمە لە ڕێ ئەم پرۆگرامەوە کۆمەڵێک بینەری زۆر بەڕێزمان هەیە لە دەرەوەن لەیان لە ناو کۆمەڵگای کوردینی نیتر بەهۆی خوێندنەوە بوو بێت و بێتنە دەرەوە خانەوادە کوردەکانی یا خۆت هەر لە دەرەوە بژین دەڵێ ئەمە گرفتی پەروەردەکردنی مناڵەکانمان هەیە ئەگەر لە ماڵەوە بە هەمان و پەروەردەی کەوا لە کوردستانێک پەروەردەیەکی کوردی ئیسلامی بێت لە دەرەوە گرفت دروسە بێ یا خۆت ئەگەر بە پەروەردەی دەرەوە ئێمە مامەڵیان لەگەڵکەین لە ماڵەوە ڕەنگە گرفت دروست بێ پەیامت چییە بۆ خانوادانە ینی ڕەنگە خۆشیان پەروەردەکراو بن خۆیان لە دەرەوە دەخوێنن یاخۆت ئیش و کار دەکەن بەڵام گرفتیان هەیە لەگەڵ مامەڵەکردن و لێکتێگەیشتن لەگەڵ مناڵەکانیان پەیامت بۆ دایکانە والله ئەو دایکانە ئەبێ زۆر بە وریایی ماوەڵە بکەن ئەبێ مناڵەکانن بەڕاستی لەم دینە ئیسلامی خۆمان تێبگەێنن کە بە تایبەتی ئەوانی ئێمە کە ئەڕۆن دەرەوە کە کەسانی مسلمان و دیندار و تێگەیشتون ئەبێ ئەو پەروەردە بۆ خۆیان جارێ پێشەکی لە ماڵەوە پەروەردەیەکی جوانیان بکەن چکە ئێمە هەندێک ئایلەمان هەیە لە دەرەوە کە مناڵەکانیان بۆ خۆیان پەروەردەیەکی جوانیان کردوون لەبێ مامۆستاکان کە کاتێک کچێک لەگەڵ کوڕێک تێکەڵ نابێ کاتێک کوڕەکانی لەگەڵ کچا تێکەڵ نابن کچەکانی لەگەڵ کوڕی بێگانەیە تێکەڵ نابن مامۆستاکانی نەماڵەوە قسان لەگەڵکم بزانن ئەمە بە زۆری وای لەکراوە یان بۆ خۆی ئەمە هەستێکە ئەمە بەرپرسیاری تێک ئەمە شتێکە پرسیاریان لێکراوە توی ئێمە ئەم شتە بە حرام ئەزانین لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەمە حرامە ئێمە بۆ خۆمان یانی ئەم شتە ماقوڵ ئەمە مناڵەکەی پێشتر ئامادە کردووە پەروەردە کردووە بەڕاستی ئەبێ پێش ئەوەی کە تێکەڵ بە کۆمەلگای ئەوروپی بێ ئەبێ بۆ خۆی پەروەردەیەکی جوان و تەندروستی بکە ئەگە بێوێ تاکێکی تەندروست و لەسەر دینی ئیسلام پەروەردەیەکە بەڕاستی ئەرچی ئەوان زۆر قورسترە لەبەرەوەی لەوێ زۆر لێکۆڵینەوەکە بەڵام دوای ئەوەی کە لێکۆڵینەوەک ئەوە نییە مافی کەسەکە پێشێلکەن لەوێ مافەیە بەڕاستی ئەم مناڵەکە بە خۆی بە حوڕیاتی خۆی ئەم پەروەردەی دایک و باوکەی هەڵبژاردوو کە لەسەری پەروەردە کراوە گرفتی بۆ دروست ناکەن لە دواییدا بەس ئەوەندە هەتا ڕای دێنێ وە کۆتمان لە منداڵی و ئەگەر ڕاهێندا بە پەروەردەیەکی تەندروست کرا ئەو گرفتە دروست نابێ بەس خوا نەخواست ئەگەر تۆ درەنگ فریا بکەوی زوو فریای منداڵەکە نەکەی بە شێوەیەکی جوان و تەندروست پەروەردەکەی لە دواییدا بۆ ڕاست ناکرێتەوە ئەگەر بۆشت ڕاست بکرێتەوە بەڕاستی زۆر قورس دەبێ بۆیە پەیاممان بۆ خوشک و برایانەمان کە لە دەرەوە بەڕاستیەوەیە کە هەر لە منداڵیەوە بە زمانی دایگڕایان بێنێ بە پەروەردەیەکی تەندروستی ئیسلامیانە پەروەردەیان کەین بۆ ئەوەی کاتێک گەورە بن و چوونەنە ئەو کۆمەلگا ئەوروپیە بتوانن بەرگری لە دینەکەیان بکەن بەرگری لە ئەخلاق و ڕەوشت و بەهاکانی خۆیان بکەن ئەگەر توانیان بەرگری لێ بکەن و بۆ جۆرە پەروەردەکرابوون بێگومان گرفتیان بۆ دروست نابێ بەس لەوانەیە هەندێک کاڵ و کرچی هەبێ لە پەروەردەکەیاندا ئەو کاتە منداڵەکانی نەتوانن دیفاع لە خۆیان بکەن بڵێن کە ئێمە بۆ خۆمان ئەم بەرنامەیان هەڵبژاردەوە ئێمە بۆ خۆمان ئەم شێوازە ژیانەمان هەڵبژاردەوە زۆر باشە خات و مرواری لەم فەوزای تەکنۆلۆژیادا چۆن و بە چه شێوازێک ئەتوانین کە مناڵەکانمان پەروەردەیەکی پەروەردەیەکی باشیان بکەین کە بەلا ڕێدا نەبرێن بەڕاستی لە ئێستادا زۆر بەکارهێنانی مۆبایل تۆڕە کۆمەڵایەتیەکان وای لە مناڵان کردووە کە
تەواو پەروەردەیەکی خراپیان هەیە دایکیان چی بکەن لەم کاتانەدا بە چ شێوازێک دەتوانن مناڵەکانیان بێنەوە سەرڕێی ڕاست و پەروەردەیەکی جوان و باشیان بکەن بەڵێ بێگومان ئەگەر زۆر وریانە بن ئەگەر بۆ خۆت زۆر بڵێ وەکو چۆن دەڵی جددینێ بێ لە پەروەردەیدا ئەوە پەروەردە دەدرێتە دەست ڕاگەاندن و سۆسیال میدیا ئەوە کاڵەیەکی زۆر گەورەیە لە پێش هەموو شتێک ئێمە بێت دایکان و باوکمانە بێ بۆ خۆیان پەروەردەکراون ئێستا من خێزانی وە ئەناسم بۆ خۆی باوکە کەس فەیسبووکی بۆ مناڵە بچووکی داناوە تیکتۆکی بۆ داناوە ئەمە چ جۆرە منداڵێک دەبێت لێ پەروەردە بێ کە بۆ خۆت وا بکەیت کەواتە دەبێت لە خۆتەوە دەست پێ بکەیت چکە بەڕاستی هەشتێک لە خۆمانەوە ئەگەر من ئێستا بە مناڵەکەم بڵێم موبایل بەکارمەیەنە بەڵام بۆ خۆم بەردەوام موبایل و فەیسبوک بکەم بەڕاستی مناڵەکەم جوملێ ناگرێ گەورەترین شت ئەوەیە کە لە خودی خۆتدا بەرجەستەی بکەیت چونکە ئێمە زیاتر بێ شتەکانمان پراکتیکی بێ ئێستا ئەوروپا بۆ پێشکەوتووە لە زۆربەی شتەکاندا لە هەموو یعنی مەسەلە تەنها دینەکە نەبێ ئەگەرنا پەروەردەکان پەروەردەیەکی ئیسلامیان هەیە بەڕاستی لە مسلمانانی نەوەرگتووە بۆ خۆیان شتەکە بە پراکتیکی ئەکەن بە عەمەلی ئەیکەن بەس ئێمە بەداخەوە زۆرترین شت قسەمان هەیە واری جێبەجێکردنمان زۆر کەمە بۆیە کاتێک بە منداڵەکەت بڵێ فەیسبوک بەکارمێنە ئەنتەرنێت و ئەم جۆرە شتانە هەموو شتەکانی هەموو ڕاگەاندنەکان ئەبێ بۆ خۆت کەمتر بەکاری بێنی ئەگەر بەکاریشی بینی ئەبێ لە کاتێکە بۆ پێویستیەکانی ژیانت بۆ زەڕورەتەکانت بەکاری بین نەک بەردەوام پێت بێت چکەگە بۆ خۆت بەردەوام پێت بێ بەڕاستی مناڵەکە بە قسە ناکە بۆیە بێ کۆنتڕۆڵی بکەی بەڕاستی زۆر باشە ماوەستان بواری بابەتێک هەیە ڕاستی بۆ ئەم پرۆگرامە کۆمەڵێک دایک یانێ با ئەو دایکانێک کە هەر لە ماڵەوەن با بڵێن ئیشیان نییە مۆزەفەنین یا خۆت پوشێک نیە لە دەرەوە ڕەنگە کاتیان زیاتر بێت لە ماڵەوە بمێنەوە باشتر بێ بەڵام ڕێژەیەکی زۆر لەو دایکانی کە لە دەرەوە ئیش دەکەن جا مامۆسا بن یار بە هەر وەزیفەیەکی تر کە لە دەرەوەن ئەڵێ گرفتی ئەوەمان هەیە ئەرکی سەرشانەکەمان زۆر قورسترە کە ئەگەر ڕۆژێک ئێمە نەچینەوە ماڵ چه خواردن حاضر نەکرابێ ماڵەکە تۆزێک شپرس بوو بێ خەتاباری ڕئیسیەمین لەگەڵ مناڵەکە دەکەوینە جەدەلەوە بۆچی ئەمە نەکردو بۆچی ئەمە نەکردووە لە کاتێکە ئەمە بۆ باوکەکە ڕوونادا کاویش هەر بۆ من ڕەنگە ویشتا ئیشی زیاتر بێ لێرە دایکە بێت چۆن مامەڵە بکە یا خۆت کۆمەڵێک ڕێنمایی بۆ دایکان کە لەگەڵ ئەم مناڵە بە چه زمانێک قسە بکە کە کۆمەڵێک شت هەر ئەرکی دایک نییە ئەرکی باوکیشە ئەرکی خۆشتا کە لە یعنی مناڵ وا لێ بکەیتر پشتی بەخۆی ببەستێ لە دەرەوە یعنی خاوەنی ئەتیمادنەفسێکی مسمانەیەکی زۆر باش بێ یعنی ئەمە جاری هەر هەڵەیە ئەگەر مناڵ وا پەروەردەکەین یان ئەگەر ڕاستە چۆن وا بە ڕاستە پەروەردەکەین پێویستە لەسەر دایکان و باوکان کۆمەڵێک مەسئولیت بتەنە دەست مناڵەکانیان هەندێک بەرپرسیارەتیان پێ بسپێرن بۆ نمونە هەر لە تەمەنی 5 ساڵی و 6 ساڵەوە ئەوەی پێ بسپێرە کە ژوورەکەی خۆی بۆ خۆی کۆ بکات و ئێستا زۆربەی دایکان بۆ خۆیان ژوورەکان بۆ مناڵەکانیان ڕێکخن کە بەڕاستی ئەمە بەم جۆرە نازدانە ئەمە هەڵەیەکی پەروەردەیە نابێ منداڵ نە ئەوەندە نازی بدرێتێ نەخوا نەخواستە ئەوەندە بێ ناز بکرێ ئەبێ دایک هاوسەنگی ڕابگرێ بە تایبەت دایکانی کە لە دەرەوەن بەوەش نییە کە دایکێک لە دەرەوەیە جاری وایە ئێمە بینی دایکەکان زۆر لە دەرەوەیە بەڵام زۆر مناڵێکی جوانیشی پەروەردە کردووە لەبەرەوەی کۆمەڵێک مەسئولیاتی داوەتە دەست مناڵەکان زۆر ئاسایە بە مناڵەکەت بڵێ ژوورەکەی خۆت ئایدی خۆتە بۆ نمونە خەڵاتێکی کاتێک ژوورەکەی کۆ کردەوە ژوورەکەی ڕێک و پێک بوو یعنی فێری بکەی منافەسەیەکی شەریفانە بکە نەک بخوا نەخوازە غیرەیی ئەبێ فێری مەسئولیاتی بکەی بۆی هەم ئەرکی خۆشت سوک ببێ هەم ئەویش فێرە مەسئولیات و فێرە بەرپرسیارەتی بێ بەس مناڵێک تەمەنی گاتە 14 ساڵ دایک بۆ نمونە کچێک تەمەنی 14 ساڵە دایک فێری نەکردووە تەنانەت ئاەک بۆ میوانێک بێنێ یان تۆزێک ماڵەکە کۆکاتەوە و نابێت دایکانیش ئەوەندە بە خەم کۆکردنەوەی ماڵەکانیشانە بن چونکە مناڵ لەو تەمەنانەیە پێویستی بۆیە کە هەندێک مناڵ ماڵ شپرزەکە زۆر ئاساییە با ماڵەکە بڕێکش پرزە بێ با قەڵم و قاقزێک لەوێ کەوت بێ با موبایلە شکایەک لەوێ کەوتێ مناڵەکە خەریکی بێ بۆی هەیە بەهرەیە شتیابێ ئەم مناڵە بەهرەیە شتیابێ فێری شتێک بێ زۆر ئاسایی با ئەوەندە بەلایەنەوە قرس نەبێ کە ماڵەکە نابێ هیچ ئینسان پێشینە قسێکی جوانێ ئەڵێ ساڵێک ماڵ و ساڵێک مناڵ با ئەو کاتێک کە مناڵەکە بچووکە ئەم دایکە خەریکی پەروەردەی مناڵەکەی بێ ئەوەندە ئاسایی ئەوەندە خەریکی ماڵەکەی نەبێ ئەوەندەی بەڕاستی خەریکی ماڵ و کۆکردنەوەی ماڵ و دیزاینی ماڵن خەریکی پەروەردەی مناڵی مەگەر مناڵی لەگەڵ یان ڕانەیەت خات و مرواری لەوانەیە دوجارە مناڵە بۆ شەوازە ڕانەیەت و ینی پێی ئاسایی بێ کە ئەم ژوورەی شپرس بێ هیچ وێنەیە دوای ئەم دایکە چی بکات چۆن ڕای بێن تۆ ئەتوانی وەکوتم کۆمەڵ شتی فێر بکەی بیکا بۆ خۆی ئەگەر وات لێکرد ژوورەکەی خۆی کۆکتە وردە شوێنەکانی کەشکۆکاتەوە ئەنجە ئەمەی کە ئەڵێن زیاتر ئەرکی ئافرەت ڕاست ئافرەت دوو ئەرکی قورسی لەسەرە بە تایبەتی ئافرەتان کە لە دەرەوەن ئێمە زۆر جاڵین لەگەڵ مامۆستاکانڵی ئێمە بۆ خۆمامان کردووە ئەگەرنا لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئافرەت دەبێت خانمی ماڵ بێ بەڕاستی بەس ئێمە کارێکمان کردو بە خۆمان حەزمانی چوینە دەرەوە ئەم ئیشەمان لە توانای خۆمان بە توانای خۆمانی ئەزانی توانامانی ئەچینە دەرەوە بەڕاستی ئەبێ هاوسەنگێکی تەواو ڕابگری لەو بینەیە بۆ زۆر جاری ئافرەتانەتمان زۆر ئازاترە ئەتوانن کاتەکانیان دابشکەن بەس ئەوەی کە لە ماڵەوە هەمیشە لە ماڵەوە ئەوەندە خەمینێ باوەڕتانە بێت زۆر جار لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ خوشکە بەڕێزانی کە لە ماڵەوەن بەردەوام زۆر جار ئەوەی کە ئەچێتە دەرە خەمی زیاتر لەبەرە وەکو چۆن دڵی هەز بە بەرپرسیاری دەکا باوەڕکە خواردنەکەشی حازرترە کە زۆر جارەڵەن ئافرەتی دەرەوە هەمیشە خواردنی ساردە بەڵام ئەوە بە پێچەوانەوە
نامەوێت دیفاع لە خۆم بکەم کە ئافرەتێکی دەرەوەم بەس بەخوا ئەوان زیاتر بڵێ هەز بە بەرپرسیاری دەکەن خەمی کاتەکانێنێ چکە هەز دەکەن کاتیان کەمترە بەزەوەی کە لە ماڵەوە جاریوە تا درەنگ ئیشێکی بە ئیشێکی لاوەکی خۆی محتەلەکە ئیشەکانی تریشی ناکە بەڵام گرنگ ئەوەیە مناڵەکان فێری بەرپرسیارەتی بکرێن و خاڵێکی تری زۆر گرنگ ئەوەیە کە دایک یان باوک لە ماڵەوە یاری لەگەڵ مناڵەکەی بکە بەڕاستی مناڵەکەی فێری یاریکردن بکە فێری بکە بە دوای شتا بگەڕێ بۆ نمونە یاری چاوشارکی یاری شەترنج بەڵام ئێمە چ دایکمانەیە زۆر دەگمەنە بە پەنجەی دەست ئەژمێرە ئەو دانیکاری کە بڵێ من دانیشتم یاری شەترنج لەگەڵ مناڵەکەمەکەم یان سڕێچکەنی لەگەڵەکەن کە ئەمە مێشکی ئەخاتەکار بۆ مێشکی باشە بەس هەمومان داونە دەست ئایپات و موبایل بەداخەوە زۆر باشە خاتم مرواری ئایا لە پەروەردەکردنی مناڵدا بەکارێنانی زەبر تند و تویژی هیچ دروستە یاخود ئەگەر هەیە لە چه حاڵەتێکدا زەڕوە چونکە بەڕاستی هەندێک زۆر لێدانێکی واژ نا بەڵام لەوانەیە دەنگ بەردکردنەوەیەک بێت تووڕەبوونێک بێت پیاکێشانێکی هێواش بێت چونکە لە هەندێک حاڵەتە هەندێک مناڵمان هەیە ینی بەڕاستی بە گفتوگۆ بە قسەی خۆش بە گیان بە ساخە قسەی لەگەڵا ئەەکەی هیچ گوێ پێ نایەت ینی ئەمە وای کردو ئەوەندە نازێ پێیا وای کردووە کە زۆر گوێ بۆ قسەکە و ناگرێت لە هەندێک حاڵەتە دایکان چ باوکان بن چ دایکان تند و تیژی بەکارێن ئایا هیچ دروستە؟ بێگومان جارێ یەکەم کە ئەوەندە نازیانداونەوە خەتای خۆەتی ئەو هەر لەوێ بۆ خۆ بە سەقەتیە ناوێتی زۆر نازداوە تێوتمانە بێ هاوسەنگی ڕابگیرێ نەزۆر نەزۆر بێناز و ئێمەل کراوە بێ بەڵام مەسەلەی تند و تیژی بە هیچ جۆرێک دروست نێت تند و تیژی چونکە ئەگەر بناڵ هەڵەیەکی کرد بەڕاستی بێت بیداینی شوێنی گفتگۆی لەگەڵا بکەین لە ئەوروپا ئەگە هەڵەکەی دووبارە کردەوە کاتی دانیشتنەکەی بۆ زیاترەکەن ئەنجە بەڵام بەداخەوە لای ئێمە زلەیەکی لەوانەیە لە بنیان گوێدەن دایک نازانێ لەگەڵ ڕێز و حرمەتم لەوانەیە نەزانێ ئەم زلە چ کاریگەریەکیە توێژەوان ئەڵێن 200 بۆ 300 خانە لە مێشکی ئەکوژێ ئەم زلەی لەوانەیە تۆ زۆر بە قایمیش پیانێکێشی بەس ئەو ناسکە بەرگەی ناگرێت 200 بۆ 300 خانە لە مێشکی لەناو ئەبا لەوانەیە لە مستەقبەلدا تووشی کڵۆڵیکە بۆیە تکای یعنی دایکان بە هیچ جۆرە تند و تیژی بەکارنێن ئەگەر هەرچەندە مناڵەکان خراپیش دەنگ بەرزکردنەوەش هەر هەڵەیە دەنگ بەرزکردنەوەش بۆ هەندێک مناڵ لەوانەیە هەندێک مناڵ بە تایبەت کچ کە زیاتر زۆر بەرگەی تووڕەبوونش ناگرێت کورتۆزێ باشتر چکە من مامۆستای هەم کوڕانیش بووم هەمیش کچان بووم کورتۆزێک لەوە حاڵەتە زۆر گوێی پێ نادا بەڵام کچ بەڵێ ئەوان زیاتر بەرگاگرین بەس بەڕاستی کچ زۆر لەوانی لە دڵیا بیکا بە چینەیەک لە دڵیدا دروست ببێ و ئەمە شتێکی زۆر خراپە زۆر ناتەندروستە بە هیچ جۆرەك لێدان دروست نییە و لە شریعەتی زیانەکانی داهاتووی چییە؟ یەکێک لە زیانە گەورەکانەوەی کە خانەی مێشکی لە ناو ئەبا ڕەفتارکردن لەگەڵ دایک و باوکی تۆڵی لە گەورە بوونە بڵێ نمونەیەکی زۆر زیندوو سەدام حوسێن کاتی خۆی لەبەردەستی باوە پیاریا گەورە بۆ زۆر تند و تیژی بەرامبەر کراوە بزانێت چ کاردانەوەیەک دروست بوو هیتلەر بە هەمان شێوە هیتلەر کاتی خۆی چۆتە سەیدەلەیەک داوای دەرمانی کردو بە دایکی دەرمانەکان نەداوە پێی هەتا هاتووە دایکی مردووە یەکەم شت کە بوو بە کاربەدەست چی کرد ئەو شوێنی سەیدەلەکەی تەخت کرد یعنی ئەمە کاردانەوەی ئەو ژینگەیە ئەو کاتەیە هەر لە مێشکی ئەمێنێتەوە ئەمێنەیە لە مێشکی ئەمێنێتەوە ماوەسە منواریکە هەرفەتمان زۆرکەن زۆر بە کورتی دەمێ کۆتا پرسیار بپرسم دایک و باوکێک کە جیابوونەتەوە بە هەر هۆکارێک لەلا مناڵەکان قوربانین گرفتێک هەیە ینی کەکەی زۆر جار دایکەکە زۆر باشە باوکەکە خراپە لەم لا پەروەردەیەکی باشەکەی لەو لا پەروەردەیەکی خراپەکرێتەوە لەم سیراعەیە دایک چی بکات؟ ئەوە وەکو چۆن دەڵێ وەکو مجەب و ساڵی بێگوان بەڕاستی کاتێک کە باوکەکە لاڕێ بوو لە ڕووی پەروەردەیەوە لاواز بوو ئەبێ دایکەکە شوێنی بگرێتەوە و کاتێک ئەم دایک و باوکە لە یەکتر جیابن ئەبێ ئاخر هەوڵ بدەن کە مناڵەکان دەبنە قوربانی زۆر جار هەمانە دایکەکە تند و تیژی بەرامبەر بە مناڵەکەکان ناڵێ باوکەکەی بینێ ئەمەش هەڵەیەکە ئەبێ بەڕاستی هاوسەنگێک ڕابگرن ئەبێ ڕاستیان کەنە ئەو مناڵانە نابێ مناڵەکان بنە قوربانی وەلەو مناڵ بۆتە قوربانی بەڕاستی لە جیابوونەوەی دایک و باوکە مناڵ بۆتە قوربانی یەکەم بەداخەوە هیوادارم ئینشاءالله ئەم ڕێژەیەکەم بێتەوە ئەوەش هەمووی ئەم ڕێژەی زۆری تەلاقە هەمووی ناپەروەردەیە بەڕاستی پەروەردەکراونین وتکمان ئامادەسازی بۆ نەکراوە بۆ پرۆسەیە بۆیە بەڕاستی تووشی ئەو گرفتە ئەبن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خاتوون مرواری محەممەد شارزار لە باری پەروەردەی خێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بنەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
کارۆبووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ناوەندی هیوا لە سنووری ئیبراهیم ئەحمەد لە شاری سلێمانی لە هەلێکی ناوازەدا و لە پشووی هاوینەدا ئەم خولانە دەکاتەوە. خولی بەهێزکردنی وانەکانی پۆلی 12 ئامادەی بۆ هەر یەک لە وانەکانی بیرکاری و کیمیا و فیزیا و ئینگلیزی بەڕێکاری زانستی لە سەردەستی مامۆستایانی شارەزا و ناوداری ناوچەکە وانەکان دەوترێتەوە. ئەم خولە ماوەی 40 ڕۆژ دەخایەنێت بۆ هەر وانەیەک تەنیا 35,000 دینار وەردەگیرێت. ئۆفەری ناوازەش بەردەستە بۆ ئەو بەشداربوانەی لە هەموو وانەکاندا بەشدار دەبن و تەنها 100,000 دیناریان بۆ 4 وانە لێ وەردەگیرێت. خولی بەهێزکردن بۆ قوتابیانی 1 و 2 بنەڕەتی بۆ هەر یەک لە وانەکانی کوردی و بیرکاری و ئینگلیزی بۆ بەشداریکردن لە هەموو وانەکان تەنیا 40,000 دینار لە بەشداربوو وەردەگیرێت. لەگەڵەوەش کە پاسی هاتوچۆ بۆ بەشداربوو ئامادە دەکرێت. جگە لەوانە خوێندن گەشتی زانستیش بۆ بەشداربووان ئەنجام دەدرێت. ئەم خولانە لە 15 حوتی 2021 دەست پێ دەکەن و لە ئێستادا ناونووسین دەستی پێکردووە. مەجالم نییە تۆزێک ئەبێ کەمی ئیش کۆم لە ناوهەنگەکانم. ساعاتێکی تر ئینشاڵڵا ئەچم سەردانێکی هەنگەکانەکەم زان وەزعێتیان چۆنە و دوای برا دەیخواهات. من ناوم برهان عزیز علی محەممەدە، ناسراوم بە مەلا برهانی باوایی لە ساڵی 1970 لە گوندی چواردارانی بناری بەمۆ لەدایک بووم و لە ساڵی 1970 ڕاگوەزراینەوە ئۆردوگای زۆرەملەی زەڕایەن و من هەر لە ئۆردوگای زۆرەملەی زەڕایەن خرامە بەر خوێندن لە 14/1/94 من لە بانی شار ئەڵغام لێدام، لغم لێدام، قاچێکم قرتا. دیارە ئیتر ئینسان کە قاچێکی لە دەستدا زۆر خەڵک وا هەستەکە ئیتر ئەم ئینسانە مەویست بووە و لە حەیات دواکەوتووە. دیارە بیرم لەوە ئەکردەوە کە چۆن ئیشێک پەیداکەم
دەست لە خەڵکپان نەکەمەوە ڕەنگی خۆم هەڵ نەبڕسکێنم هەر ئەو کاتە هەنگەوانێکی ئێرانی ناوی سەید بوو پێویستی بەوە بوو حرەسێکی کەرەک بوو کە ڕۆژانە چاودێری هەنگەکانی بکە ئەگەر خۆی بچێ بە ئەم لەولادە دیارە کە منیش چووم کاتێ لێی نزیک بوومەوە و یارمەتیمدا و هاوکاریم کرد و نەترسام و هەوڵمدا بێجگە ئەوە کە حرەسیات بگرم میهنەکەیش فێر بم دیارە ئەوی زۆر هاوکاری کردم و فێری مهنەکە بووم کە فەسڵی هەنگوین هاتە پێشەوە وردە مێشەکان مەجال نادەن مەلیکە لە ڕووی سەرۆ گەرها ڕێژی بکات وردە ئەوان چاوەکان لە ڕووی سەرۆ هەنگوینی تێەکەن و کەم کە هەنگوینەکە زۆر بوو سەریدا ئەپۆشن و سەرمۆریەکەن. دووبارە سڵاوتان لە ببینەرانی عزیز لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لە بەهرەمەندی و توانای خاوەن پێداویستە تابەتەکانەکەین بنمونە کۆمەڵێک لەو خاوەن پێداویستیانە ڕەنگە بەشێک لە جەستەیان لە دەستدا بێ یا خود نابیست بن یا خود نابینا بن کۆمەڵێکی زۆر لەو بابەتەیە باس لە بەهرە و توانای خاوەن پێداویستی تایبەتەکانەکەین لەگەڵ گروپێک لەم بەڕێزانەیەکەوە مامۆستا بەهار و مامۆستا ئەسمەر و خاتو ئارەزوو دادە ڕێژین و دادە سۆزیا زۆر بەخێر بێن مامۆستا بەهاربا لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەخێر بێن بۆمان باس بکەیت کە نابیستەکان وەکو بەهرە و توانایەک کە ڕەنگە زیاتر بێ لە حاڵەتێکیا کە ڕەنگە مرۆڤێکی ساغیش نەتوانێت و بەریانە بێ یاخود بە پێچوانەوە لەسەر بەهرە و توانای باڵی خاوەن پێداویستی تایبەتەکان قسەمان بۆ بکەیت. دەستان خۆش بێت دووبارە دەستان خۆش بێ بۆ ئەوەی کە توانای خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندام ئەخەنە ڕوو نەک ئەوەی وەکو لە کۆمەلگا کە ئەمان وا دیارنکەوە زۆر بێتە سەڵاتن کە توانای هیچیان نییە نا بە پێچەوانەوە ئەمانیش وەکو کەسانی ئاسایی بەهرەیان زۆر و توانایان زۆرە. طبعا من ئێستا دوو خوێنکارم لەگەڵا ئەم دوو خوێنکارە خاتو سۆزان لەگەڵ خاتو ڕێژین هەردووکیان کە دوانن لەو کەسە لەو مرۆڤە جوانانەی ناو کۆمەلگا کە ئەتوانن خزمەت بکەن کە ئەتوانن هەوڵ بن کە ئەتوانن بەهرەکانیان کب نەکەنەوانە. خاتو سۆزان طبعا یەکەم نابیستە لەسەر ئاستی کوردستان و عێراقا کە ئەمە قۆناغی 12 تەواو کردووە یەکەم دووهەم ئێستا لە پەیمانگایە لە پەیمانگای کوردستانە لەوێ ئێستا هاتین لە بڕێگاوە سوکە شەڕێکیشمان بوو سوکە شەڕێکمان بوو لە نیوەی ڕێگا پێشێ بگەم ێرەوەتی دەرچووم من زۆر یعنی وەنێ زۆر قۆناغی یەکیشی لە پەیمانگا بەڵێ قۆناغی یەکیشی لە پەیمانگا بڕی چونکە بەچی بەو بارگرانی کە ئەم چونکە یەکەم منهەجی خوێندنیان هەموو منهەجی خوێندنیان ئینگلیزی بوو کە ئەم لەو پێشتر ئینگلیزی نەخوێندن بوو بۆ خوێندنیان تا پەیمانگا و زانکۆش هەیە ئەمان نەتوان بخوێنن طبعا ساڵانی پێشوو لە سەرەتاکانی نەوەکانە ئەوانە لە بیدایەتە تا پۆلی شەشی بنەڕەتی ئەیان خوێن بەداخۆ چوونە ماڵەوە وردە پێشکەوت تا نۆی بنەڕەتی ئێمە وەکو پەیمانگای هیوای نابیستان هەمانە لە قۆناغی باخچەوە هەمانە تا نۆی بنەڕەتی لە پۆلینەوە ئەچوونە ماڵەوە ئێستا ئەمان تەمەنیان گەورەیە لەوەی لەم قۆناغا بن بەڵام چەند ساڵێک چوونە ماڵەوە دوای ئەوە ئامادەی پیشەی کۆمپیوتەر خۆشبەختانە ئەوان ئامادە باشیان تیا بوو کە پۆلێک بکەنەوە بۆ نابیستەکان پۆلێ بکەنەوە بۆ نابیستەکان ئێستا خۆشبەختانە ئەتوانن لەو بەشا بخوێنن لە ئامادەی پیشەی کۆمپیوتەر پاری یەکەم قۆناغیان کەوا سۆزان بوو کە تەواوی کرد و چۆ پەیمانگا خات و ڕێژینیش ئێستا ئەو لە قۆناغی 12ە ئیشەڵڵا ئەم ساڵیش ئەویش ئەبێتە دووەم خوێنکار ئەبێت ئیمساڵ 8 خوێنکارمان هەیە 8 خوێنکارمان هەیە لە پۆلی 12 ئیشەڵڵا ئەمانیش ئەچنە پەیمانگا یاخود زانکۆ کێشەیەکی کە زۆر گەورە هەیە کە ئەمان تا ئێستا لەبەر ئەوەی کە نابیست ئەو قۆناغی نەبڕیوە حکوومەتی هەرێم ئیشی بۆ ئەوە نەکردو کە نابیست بچێتە پەیمانگا و زانکۆ حکومیەکان ئەم سۆزان کە وەرگیراوە لە پەیمانگای کوردستان وەرگیراوە ئەوە من لێرۆ دەستخۆشی لەو پەیمانگایەکەم کە چوون قسەم لەگەڵ کردوون وەریان گرت و لەوێ دەستان خۆش بێت
سەرکەوتوو بش زۆر بەشە خات و بەهاردێنەوە لای ئێوە گفتوگۆی زیاترەکەین بە حکمی خاس و ئارەزوو کرما بێت شتێکی وا ئامادەکردین کە بۆمان بگیرێ بازاری بچین لە لای ئەو زۆر بەخێر بێت تۆش وەکو خاوەن پێداویستێکی تایبەت بەهرە و توانات لە بەرە دووریە هەیە بزانین ئەمە چۆنە جارێ ئەمەش کە لە بەردەستدایە چیە بۆمانە دووری ئێستا ئەی بڕیان پێشتر بڕینێ بۆ کردووە پێشەکی بە سوپاسدانەکەم بۆ بەسەرکردنەوەیە سڵاو لە تەواوی بینەران ئێستا ئەمە کەوایەکە لە ماڵەوە بڕیمە و ئامادەم کردووە بەڵام بەس دووری نێماوە ئەنی ئێستا بەزەی دووری بەڵێ ئەمە هەر خۆدەم بەهرەیەتیا بوو یان لە دەورە و خروشتا فێر بوو یان لە ڕێی چێوە ئەوە من ساڵی 2010 لە دەورەی ئێمەرجنسی لە بەشی دەست و قاچەکەەوە لێ خولیان بۆ کردینەوە لێرە سپاسی هەموو ستافەکەکەم ئەیتر لەوێ دەورێکی 6 مانگیمان بینیوە و فێریان کردوین زۆر باشە دێنەوە لاتان گفتوگۆ زۆرە بیکەین دەچمە لای مامۆستا ئەسمەریش ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی ڕۆژ مامۆستا تۆش بە هەمان شێوە ئەگەر بۆمان باس بکەیت لەبارەی بەهرە و توانای خاوەن پێداویستێکی تایبەت وە گرنگیدان بە دۆزینەوەی بەهرەکانیان و هەروەها کاراسانیکردن بۆیان و خستنە پشتگیریکردنیان ڕەنگە ئەمانیش ئەو بەهرەیە هەیان بێ کەمتر نەبێ بگرە زیاتریش بێ لە کەسێکەوە خاوەن پێداویستی تایبەت نییە سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیام کە توانی ئەم کاتە ببەخشێ بە ئێمەی کەمەندامان ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵی ڕۆژ کە مەڵبەندی گشتیمان لە سلێمانیە و خاوەنی چەند لە قونووسینگەیەکی لەسەر تاسەری کوردستانە و کۆمەڵی ڕۆژ یەکەمین ڕێکخراوی کەمەندامی بووە لە کوردستان و عێراقا کە ئیشی بۆ کەمەندامان کردووە سەرەتا کۆمەڵی ڕۆژ لەلایەن کۆمەڵێک کەسی بەتواناوە کەسی ناکەمەندامەوە دامەزراوە دواتر کە کەمەندامان بەم ڕێکخراوەیان زانیوە چوونەتە ڕێکخراوەکە و گرتوانەتە دەستی خۆیان و ئەو کەسە ناکەمەندامە ڕێکخراوەکەیان بە کەمەندامان خۆیان سپارد لەبەرەوەی کە ئەوان خۆیان ئەزانن داواکاریەکانیان چییە گرفتەکانیان چییە ئێمە درێژەمان بە کاروانی ئەوان نا لە کۆمەڵی ڕۆژا و توانیمان بەردەوامی پێ ببەخشین هەموو کەمەندامان بە هەموو جۆرەکانیەوە لە کۆمەڵی ڕۆژا کۆببوونەوە دواتر ڕێکخراوەکانی تر وە جۆرەکانی تر بە پێویستمان زانی کە هەر توێژێک ڕێکخراوێکی خۆی هەبێ بۆ ئەوەی بتوانێ داوای پێویستیەکانی خۆی بکە و ئەوەی کە تالاسیمایەک ئەزانێت چی پێویستە منێکی کەمەندام نازانم ئەو چی پێویستە یان نابینایەک چی پێویستە ئەوان خۆیان باشتر ئەزانن لەسەر ئەساسی ئەوە کە ڕێکخراوەکان بۆ هەر جۆرە کەمەندامیەک جیابوونەوە و کاریان کرد لەسەر کێشەکانی خۆیان وە کۆمەڵی ڕۆژێش توانیوێتی کە دەستێکی کارای هەبێ لە کوردستان و لە عێراق و دەرەوەی عێراق چونکە کۆمەڵی ڕۆژ توانیوێتی بەشدار بێ لە کۆنگرەکانی دەرەوەی عێراقا و کۆمەڵی ڕۆژ خاوەنی یانەی وەرزشی ڕۆژە کە خات و سۆزان و خات و ڕێژینێکێکن لە بەرهەمەکانی یانەی وەرزشی ڕۆژ یانەی وەرزشی ڕۆژ چەند تیپێکی تایە کە کەمەندامانن یاری تیاکەن و کەمەندامی خاوەن پێداویستی تایبەتەکانە بۆ هەموو جۆرە کەمەندامیەکان کۆمەڵی ڕۆژە ببوورە سەرجەم خاوەن پێداویستە تایبەتەکان ئەگرێتەوە بە نابیست و نابینا و ینی هەمویان یاخود هاوکاریەکانیش کە ئەیانکات لە چ ڕوویەکەوەیە کۆمەڵی ڕۆژ وەکو پێشتر پێم وتن کە سەرەتا هەموو جۆرە کەمەندامێکی تیا بوو دوای ئەوەی کە بە پێویست زانرا هەر ڕێکخراوێک هەر جۆرە کەمەندامێک ڕێکخراوی خۆی هەبێ ئێستا کۆمەڵی ڕۆژ خزمەت بە کەسانی کەمەندامی فیزیکی ئاکا ئەوەی کە لە ڕووی جەستەییەوە گرفتی هەیە بەڵام یانی وەرزشی ڕۆژ بێگوێدانە هیچ جۆرە کەمەندامێک هەموو جۆرەکانی کەمەندام لە نابیناکە تیپی گۆڵبۆڵیان هەیە کەمەندامی نابیستەکان تیپی تۆپی پێیان هەیە یاری تێنسەکەن وە کەمەندامانی جەستا چەند تیپی باسکەیتایە تۆپی سەرمێزی تایە بۆ کەمەندامانی جەستە هەموو جۆرەکانی تایە کە تاکەیانەیە لە کوردستان و عێراقا کە چەنەها بەتەڵی هەیە چۆتە دەرەوەی عێراق بۆ پاڵەوانێتی و کۆمەڵی ڕۆژ خاوەنی گروپی شانۆی ڕۆژە کە بەشداری حەڤە فستیڤاڵی نێودەوڵەتی کردووە و خەڵاتی بەدەستهێناوە کە لە دەرهێنەرەوە تا هەموو ستافی گروپی شانۆیەکە کەمەندام بوون
کۆمەڵی ڕۆژ ویستوێتی ئەوەنەی کە کار لەسەر خاڵات جوانەکانی ژیانی کەمەندان بکە لەسەر توانەکانی بکە ئەوە نەهاتووە ئیش لەسەر ئەوە بکات کەمەندام بچووکاتەوە لە گرفتەکانیە هەمیشە ویستوێتی کەمەندامێکی بەرهەمهێنەر پەروەردە بکە مەبەستمانە ئەوە کارمان بێ لەبەرەوەی کەسانی کەمەندام کەسی زۆر زۆر بەتوانان بەڕاستی ئەگەر بەراورد بکرێ بە کەسی ناکەمەندام ئەو بەهرەی لە کەسی کەمەنداما هەیە لە کەسی ناکەمەندامان نییە بەڵام بەداخەوە ئەو گرفتەی ئێمە زۆر ئازار ئەیە کە هەمیشە کەمەندام ئەوەنەی گرفتەکانی پیشانەدرێ ئەوەنەی کەمەندام نەبووە ئەوەنەی کەمەندام پێویستی بە هاوکاریە یعنی کەمەندانی زۆر زۆر بەتوانامان هەیە ئەکرێ ئیش لەسەر توانای کەمەندان بکرێ بەداخەوە کە ئەوان خاڵە زوعفەکان پیشانێن بێگومان کەمەندامش گرفتی هەیە هەر وەکو کەسە ناکەمەندامەکان ناکرێ ئێمە ئەوەنەی فۆکس بخەینە سەر گرفتەکان فۆکس نەخەینە سەر چالاکیەکانیان ئەگەر کەمەندامێک بتوانێت بە نابیستی بە نابینایی بە کەمەندامێکی سەر وێڵچەر بێ بتوانێت هەموو پلەکانی خوێندن بەدەست بێنێ بە ماستەر و دکتۆراوە کەواتە ئەتوانێت ڕوبەڕووی گرفتەکانی ژیانیش بێتەوە بەڵام بەداخەوە ئەوان خاڵە لاوازەکان پیشانێن و ئیشی کۆمەڵی ڕۆژ ئیشە سەرەکیەکەی ئەوەیە ئێمە ئیش لەسەر بەهرەکانی کەمەندان بکەین توانەکانی کەمەندان پیشان بین ماوەساسمان هەر لەو بارەیەوە زیاتر گفتوگۆکەین با بچمە لای خات و سۆزان و خات و ڕێژین زۆر بەخێر بێن ببوورە مەوەستا بەهار بە لەفزی دەم تێ ناگەن کردنەوەی لێو ئێستا ئەوەندەی سەرنجمدا ببوورە شمانسە پرسیارەکەتەکەی کە قسەت لەگەڵەکردن تۆ لەفزە بەکاری هێنا ئاستی نابیست کە کاتێک بگاتە ئاستێکی بەرز لە خوێندنە خوێندنەوەی لێو زۆر ئاسانترە بەس کە لە تەمەنی مناڵێ توانای نییە ئێستا هەمانە زۆرمان هەیە نابیستە لە پشتەوە تۆپ تاقێنە گوێی لێ نیە بەرام ڕوبەڕوو کە بۆستە بەرەمبەری لێوت دەخوێنێتەوە ماوەسا بەهار بەناوی هەر هەمومانەوە پیرۆزبایەکی گەرم با لە خات و سۆزان بکەین لەبەرەوەی یەکو یەکەم خوێندکار کە پۆلی 12 تەواو کردووە و هەروەها لە پەیمانگاش دەرچووی ئینشەڵا هەمیشە لە قۆناغەکانی دواتر سەرکەوتووبێ هەر ئومێدێکی سەرکەوتنیش بۆ خات و ڕێژی نەخوازین ئەم ساڵ ئەبێ سەرکەوتووبی تۆش بچیتە زانکۆ و پەیمانگا ئینشاءڵڵا زۆر باشە یاری تێنسەکەن تۆپی سەرمێز وایە یاریزانن ئەگەر شەروایە بەڵێ هەردووگیان چۆن هەستان لەم یاریە کرد یعنی ئەڵێ خۆم زۆر حەزم لێ کردووە خۆم زۆرم حەز لێ کردو بۆیە هەڵم ژاردووە ئەی کێ پاڵنەری بووی هاوکەنامیش بە زمانی ئاماژە زۆر باشە ئەدرسم حرەکاتەکانم هین بن مامۆستا کاروان ڕاهێنەریانە ڕاهێنەری بەڵێ لێرە سڵاو و دەستخۆشیمان هەیە مامۆستا کاروان دەستخۆشیمان هەیە بۆی کە ئەو ڕاهێنەریانە بەردەوام کە لەگەڵیانایە و ڕاهێنەریان پێکم کاتی کە خوێندن تەواوەکەن ئەمانی هەر بەپێی نمرە لە بەشەکان وەرەگیرن یاخود گوێ بۆ حەز و ئارەزوو خواستی خۆیان ئەگیرێت بەداخەوە ئەوە یەکێکە لە خاڵەکان کە نەخێر وەکو پێشتر وتم تەنها ئامادەیی پیشەیی کۆمپیوتەر ئامادەیی تیا بوو کە پۆلێ بکاتەوە بە ناویستەکان هەیە حەزی لە کۆمپیوتەر نییە هەیە حەزی لێنی و توانای نییە بەڵام هەر ئەو بەشە کراوەتەوە کە بۆ ناویستان کە ئەچنە ئەو بەشە نەوەڵا بەداخەوە ئێستە بەستم ئەم باست لەوە کرد کە لە پەیمانگایە بەڵێ چ بەشێک تەواوەکات ئەم ئایتی بەڵێ ئەمیش بەشەکەی خۆی کۆمپیوتەرە بەڵام لە بواری تێنستا ینی بەهرەمەند کۆمەڵی ڕۆژوازانم بڵێ لە یانی ڕۆژن ئەمان لە ئەمە لە یانی ڕۆژن لە سەرەتاوە چ ڕێژین چ خات و سۆزان هەردووکیان لە یاریەکانی گۆڕپان هەر بەشداریان کردووە دوایی تر ئەوەی کە هەڵیان بژات تۆپی سەرمێز بوو تۆپی سەرمێز بوو کە هەڵیان بژات و ئێستا بەردەوامن تایە طبعا ئەمان دوانن لەو یاریکەرانەی هەتاکو ساڵی 2014 لەسەر ئاستی کوردستان
ئەو لەسەر ئاستی عێراقی یەکەم و دووهەم بوون یەکەم و دووهەم بوون لە تۆپی سەرمێزە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی دارایەوە ئیتر ئەو بەشەی خۆیان مامۆستا ینی خۆیان توانە و بەهرەیان هەیە چە تۆ باسی لەوە کرد کە تەنها ئایتۆ بەشی کۆمپیوتەر ینی خۆیان باشن لەو بەشایی خۆیانە ئێستا بۆ نمونە ئەم لە بەشی ئایتیە ینی مەبەستمەوێت توانە و بەهرەشیان هەیە لەو بەشی خۆیان ناتوان زاڵ بن بەسەریە بەڵێ سۆزان خۆی هەر لە پێشتریش هەر حەزی لێبوو زۆری حەز لێبوو بەڵێ بەڵام ڕێژین ئەو زۆرە حەزی لێنیە ڕێژین تۆ حەزت لە چیە ینی ئەو حەزەکە بچێتە چی لە جانزانکۆ بێ بە چی حەزی لەوە بۆ کە لە شوێنێک بخوێنە کە بتوانێت بێ بە مامۆستای ناویستە حەزی لە مامۆستا حەزی لە بەشەشیان نییە خۆیان نە بەداخەوە کاتە هاوکارە ماماژەی بە خاڵێکی گرنگ کرد ماوەسا بەردەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم یعنی ئێستاکە لە هەرێمی کوردستان گریمان 20 40 50 سەد خوێندکاری نابیستمان هەیە کە ڕەنگە زانیاری و زانستیشان زۆر پێ باش بێت لە پۆلی 2000 تەواو دەکەن یعنی 99 بێنە ناتوانم بچنە 100 بێنە ناتوانم بچنە کۆلێژی تۆچکە وەریان ناگرێت ینی وەک هەرچەند ینی دەبوو وەکو هاوکارم باسی کرد کاراسانیەکیش بۆ ئەمان بکرایە ڕەنگە ئەو توانای ئەوە نابیستێک بتوانێت هەشتا بێنێ ڕەنگە حسابی 120 بۆ بێکی ساغی بۆ بکەیت خۆی بێگومان ئەمان کە لە ئامادەی پیشەی کۆمپیوتەر کە لەوێ وەرگیران خۆی لەوێ بالفعل بە پلەی بەرزە بە پلەی بەرزە یەکەم دووهەم بە تەمەنیشە ئەو حسابە نەکرا بۆ نابیست تەمەن چونکە بۆچی ئەمان پۆلی یەک پۆلی حوت پۆلی هەشت پۆلی نۆیان بە 2 ساڵ بڕی بە 2 ساڵ بڕی تەمەنی ئەمان گەورە بوو گوێشان نایە بە پلەی دەرچوونەکەیان لەو کاتە حسابی ئەوەیان بۆ کرا بەڵام بۆ زانکۆ پەیمانگاکان تا ئێستا دەردی تۆڵی نەک پلەی بەرزیانە بێ وەرناگیرێن هەر حکومەتی هەرێم لە زانکۆ لە پەیمانگەکانی ئیشی بۆ ئەوە نەکردو کە نابیست وەرگیرێ ئیمساڵ کە سۆزان گەورەترین کێشەی کە لە پەیمانگای کوردستان بووە وەرگێڕی لەگەڵ نەبووە وەرگێڕی لەگەڵ نەبووە خۆی پێویستە وەرگێڕی لەگەڵ بێت ئەم بەس خۆی بەتەنهایە لەو پەیمانگایە بەڵێ خۆی بەتەنهایە یەکێکی کەمان هەیە کەم بیستە ئەو کەم بیستە ئەو لە بەشی هینە ئەو هینی بۆ کراوە نەشتەرگەری چاندنی لولە پێچی بۆ کراوە ئەویان لە بەشی بازرگانیە زۆر باشە ئەمان لە کاتی وانەوتنەوەیە چۆن تێئگات ینی طبعا بەردەوام ئەم ساڵ ئەو کێشەی هەبوو کە ئەیوت وەرگێڕم لەگەڵ نیە ئەیوت تێناگەم لە مامۆستاکە مادەکان ئینگلیزی بوو ڕۆژێکیان چوم سەردانی هۆڵی وانەوتنەوەکەیم کرد کە چوم سێرەکەم مامۆستاکەش کە مامی لە بەست بوو وتم مامۆستا یەکی وای هەیە سۆزان یەکی وای هەیە ئەگەر بەس بتوانێت لێوە بخوێنێتەوە وتم ئەوەشی گرتووە وتم ئەوەشی گرتووە نەوەرگێڕی لەگەڵا یەکەم ئەوەش بەداخەوە ئیتر دوای ئەوە لەوە چ مامۆستاکان من لێرەوە ڕێز و سپاسم هەیە بۆیان زۆر یارمەتیان ناویتیان ئێمە هەوڵەین وشەکان وەرەقەی تاقیکردنەوەکان پرسیارەکان وشەکان بە کوردی لەسەری بنووسین و یارمەتی بین بالفعل لەوە ئەچی یارمەتیان نابێ شکوت بەهۆی ئەوەی کەوا ئەنجامەکەی وەرگرتو ئەمڕۆتی دەرچوو بەڵێ ئەمڕۆ هەواڵێکی خۆش بۆ ئەمڕۆتی دەرچوو کات و ئارەزوو بابینە لای تۆ بزانم وەک پێشتر ئاماژەت بەوە کرد کە لە دەورات و لە خۆلافێری خەیاتی بوو هەموو شتێتوانی بدووری ئەو فکرانی کەوەریانەگری بۆ نمون ئەگەر نمونەیەکی تازە بدووری هەمووی هەر بەهرە و فکری خۆتەیان لە ڕێی کەسێک کەوا بڵێن لە یوتیوب وەری ئەگریت زۆربان فکری خۆمە زۆر بەشیانێکێگە ڕسمێگەیانە هەڵێ وەکو ئەو شێوەی بۆم بدوورە هەموو شێوازێگەتوانی بدووری باڵە بەتاکید من هەرەوە نەسەیری ڕسمەکە بکەم ئەتوانم ڕێگۆکەوە دەریکەم خاتوارە زۆر جار بۆ دوورین لەبەرەوەی ئیشی وردە یعنی هاڵێن درومانیوانە ڕەنگە هەردوو دەست پێویست بێت زۆر جار بە هەردوو دەستیش گرفتت بۆ دروستە بێ یعنی تۆ چۆن زاڵەبی بەسەر ئەو گرفتانەیە کە ڕەنگە زیاتر پەنجەکانی دەستی ترت هاوکار نەبن لەگەڵ تا ینی گرفت بۆ دروست نابێ یان سپاس بەخوا من تا ئێستا لە هیچ شتێکی ژیانمان گرفتی دەستم گرفتی بۆ دروست نەکردم کە بڵێم ئەم شتم بۆ ناکریان ئەم شتە قورسە بەلامەوە تا ئێستا هیچ شتێک نەبوو بڵێم پەیامت بۆ ئەوانەی کە ڕەنگە بە هەر هۆکارێک بێ بەشێک شوێنێکی جستیان ڕەنگە گرفتی بۆ دروست و بێتتر بێمێ دەبن وازانن دنیا تەواو بۆ ڕەنگە زۆری توانام نییە من ناتوانم وتێکی زۆر جوان هەیە کە ئاڵێ ئەگەر بەکەم ئەندامی لەدایک بوویت نەبووی بە کەسێکی سەرکەوتوو ئەوە بزانە
کە خەلەل لە خۆتایە کە ناتوانانی ببی بە کەسێکی سەرکەوتو تۆ کە کەمەندان بووی ئیتر نابێ بێ هیوا ببیت بڵێ من کەمەندامێتی لە ژوورە دانیشیت و نەیتە دەرەوە کەمەندامیش وەکو هەموو کەسێکی ئاسایی توانە و بەهرەیەکی خۆی هەیە ئەگەر بتوانە بیخاتە بەرچاو ئەو هەر خەریکی خڕێ مەکینەکەیە گەشتی بەچی ئەو کەوایە ماوێتی ئێسام کەوایە کە تازە دەستم پێکردا پێشەکەیم دیرە و قۆڵەکانیشم کەوا بوو یان لە خۆمەوتم کەراماتم هەیەزانانی چنین وشتیشەکە یان بەس تەنها درومان ئیشی چنین ئەوەش ئەتوانم بکەم بەڵام ئەوەیە چکا بەمەوە سەرقاڵم و بەتەنیا ئیشەکەم ئەیترەوە کاتێکی تری یعنی ئاسایی هەر خەیاتیەکی بۆ هەموو کەسێک باڵێ بەتاکید تر من خۆم ئیش بۆ دیزاینەرێکی بەناوبانگیش ئەەکەم کە شتەکان خۆم ئەیدورم زۆربەی هونەرمەندەکانیان پێشکەشکارەکان خۆم جلەکانیان بۆ دوورە بۆ پیاوانیشە دووری نەوەڵە بەزاکرتانە زۆر باشە لەگەڵت بەردەوامە بین مامۆستا ئاسمەر دەمێ بێ وەلای تۆ باسی کۆمەڵی ڕۆژ کرد بتوانین بڵین کاریگەریەکی زۆر باشیە چەند گرینگە چۆن ئێستا ینی مامۆستا بەهار لێرە نەبووە ڕەنگە مەیتر ڕاستی نەمانتوانێت زۆر لەگەڵ ئەمان گفتوگۆ بکەین چەندین مامۆستا بەهاریتر دروست بکرێ یعنی بۆی مەسەلەن گەنجەکان یاخود هەر شتێکی گشتی بکرێ بۆ نمەشی بۆ زانکۆی سلێمانی لە هەر بەشێک کۆمەڵی خوێندکار بێنین بڵێ وەرە با فێری زمانی نابیستی تام بکەم بۆ یەگەر ڕۆژێک لە ڕۆژان نابیستێک لە ناو پۆلەکان و بتوانن هاوکار بن یعنی چی تێدا ئەگەر هەر زانکۆیەک هەر قوتابخانەیەک خوێن یان هەر مەکتەبێک مامۆستایەکیان بتوانێت فێری ئەو زمانی نابیستەکان بێت ئەگەر وەکو کۆمەڵی ڕۆژ ئەم توانن یاخود پلەپلانتانە هەیە یاخود کردوتانە خەڵک فێری زمانی نابیستان بێن گرفتی گەورەی کەمەندامان تێڕوانینی کۆمەڵگایە لەبەرەوەی تا ئێستا کۆمەلگا ئەوەی بە ضرورەت نەزانیوە کە بیر لەوە بکاتەوە کەمەندامی لە ڕێی هەموو کەسێکایە لەوە چێت یعنی هەر کەسێکی ناکەمەندام لە لەحزەیەکە تووشی گرفتی کەمەندامی ببێت بەس بەداخەوە ئێمە بیرمان لەوە نەکردوتەوە کە کاتێک بینایەک دروست دەکەین شۆستەیەک دروست دەکەین بۆ ئەو ئەندازیارە بەڕێزانە بیر بکەنەوە کە ئەگەر لە خێزانەکانیان کەمەندام نەبێ حتمما لە بنەماڵەکەی لە چواردەوری دراوسەیەکی کەمەندامی هەیە گرفتێکی هەیە یان بیر لەوە بکاتەوە لەوە چێ لە داهاتووە تووشی گرفتێکی جەستەیی ببێ و نەتوانێت سود لەو خزمەت گوزاریانە وەربگرێ بەڵام بەداخەوە کۆمەلگا ئەو تێڕوانینەی نییە کە بە ضرورەتی بزانێ ژینگەیەکی گونجاو بۆ کەمەندام دروست بکە یا لە پرۆگرامی خوێندنە تا ئێستا بەشێک نییە کە بتوانن مامۆستای پەروەردەی تایبەت پەروەردە بکەن بە هەموو چین و توێژەکانەوە چۆن مامۆستا بەهار کە وەکو بەهرەیەکی خۆی ئەو توانایی هەیە و نمونەی مامۆستا بەهار کە من بەڕاستی لە کوردستانە کە بتوانن خزمەت بکەن ئەکرێ حکومەت وەلایانی پەیوەندیدار بتوانێت ئەو بەشە بکاتەوە ئێستا کۆلێژی پەروەردەی تایبەت هەیە بەس زیاتر ئیش لەسەر لایەنە دەرونی و ئەقلیەکان ئەکەن وەکو بتوانن ڕاهێنەرێکی وەکو مامۆستا بەهار پەروەردە بکەن کەمە و ئێمە لە کۆمەڵەی ڕۆژات مەسەلەن بەهۆی ئەوەی تێکەڵاویمان هەیە لەگەڵ هەموو جۆرە کەمەندامیەکان توانیمانەوەکو خۆمان سەرەداوێک شارەزایی پیا بکەین بتوانین ئەگەر نابیستێک هاتە لامان چۆن ڕفتاری لەگەڵ بکەین ئەگەر کەمەندامێکی جۆری جیاواز یا نابینایەک هاتە لای ئێمە بتوانین چۆن ڕفتاری لەگەڵ بکەین بەس ئەم کارە بە هەوڵی تاکە کەسی بەڕاستی بەرهەم نایە ئەکرێ وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری و ئەوەی کە پێیوەستە بۆ بابەتەوە ئیش لەسەر ئەوە بکە کە کۆرسی تایبەت بکاتەوە بۆ مامۆستایان ئەگەر خوێندکارێکی نابیست هەبێ لە خوێندنگایەکە هیچ مامۆستایەک ناتوانێت هاوکاری بکە مەگەر بە تەجروبەی شخصی خۆی سوودی لە کەسێک وەرگرتە بێ ئەگینا هیچ پرۆگرامێک نییە فێر بکرێن زۆر جار کەسێک لە بەڕەحم و سۆزی بۆ کەسێکی کەمەندام ئەوێت هاوکاری بکات بەس بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە شێوازێکی دروست نازانێت هاوکاری بکە ئەسڵەن بۆی ئەکا بە دوو گرفت یعنی نازانێت چۆن لەگەڵ نابینایەک دەستی بگرە و هاوکاری بێ یان شارەزایی ئەوەی نییە زۆر جار شەرمێک هەیە کە بیاوێت هاوکاری کە ئەترسێ لەوەی ئایا نابیناکە پێی خۆش نەبێیان کەمەندامەکە نازانێت چۆن تەعاملی لەگەڵ بکە مەسەلەن ئاسانترین نمونە کاسێک
کاتێک کە کەمەندامێک بە دوو وێڵ چەرەوە ئەکەوێت زۆر جار پەلاماری ئێن ئەوەنەی تر دەست ئەو بەس دەستی هەیە گەر بتوانێت بیاوێ خۆی هەستێنێتەوە دەستی ئەگرن تەواو لە هەر چوار پەلیاخەن ناتوانێت هەستێتەوە ئەکرێ بزانن چۆن تەعامل لەگەڵ کەسی کەمەندامەکەن ئەو هاوکاری هەیەە چۆن بتوانن پێشکەشی کەواتێ وەکو کۆمەڵەکەتان لەمڕۆ چه هەوڵەتانیاوە هەوڵمان ناوە لەگەڵ ئەوەی کە بەرکەوتەمان هەیە ئێمە هەر کەسێکمان جگە لەوەی کە لە کۆمەڵەی ڕۆژە کارەکەین لە شوێنی تر کارمەندین هەر کەسێکمان لە خێزانەکانی خۆمان یعنی ئاسانترین نمونە من لە خێزانەکەی خۆمە هەرەوەنی کە دەنگم پیان بگا پێم وتون کە کەمەندامێکتان بینی لەسەر وەڵچەرە چۆن تەعاملی لەگەڵ بکەن کەمەندامێک دوو دارشەقی پێبوو چۆن تەعاملکەن نابیستێک نابینایەک یان لە ڕێی هاوڕێکانمانەوە یا لە ڕێی سیمینارەوە توانیمانە ئەو کارانە بکەین ئێمە جگەلەوەی کە لە کۆمەڵی ڕۆژە کارەکەین من خۆم ئێستا هەوڵەیەم بۆ کوڕاهێنەر ڕاهێنەری گەشتپێدانی مرۆی کار بکەم و ئیش لەسەر ئەوە بکەم کە خەڵک چۆن بتوانێت تێڕوانینی بگۆڕێ بەرامبەر بە کەسی کەمەندام چکە ئەوە گرفتی سەرەکیە بەڕاستی ئەگەر ئێمە چواردەورەکەمان بزانێت چۆن هاوکارمان بێت چۆن ڕەفتارمان لەگەڵ بکەن گرفتەکانی ئێمە زۆر کەمە بێتەوە بەداخەو گرفتی ئێمە هەر ئەوە نییە کە لە تیڤیەکان ئەیبینن پێویستمان بە هاوکاری مادیە پێویستمان بە پاکێجێک خواردن بەگشتی تێڕوانینی تۆ بۆ خەڵک بۆ تاکیێمە بەرامبەر بە خاوەن پێداویستە تایبەتەکان چۆنە چکە زۆر جار ڤیدیۆمان بینیوە کە لە ناو بازاڕە خاوەن پێداویستێکی تایبەت داوای هاوکاری لە کەسێکەکات زۆر بە باشی و بە چاکی ئەچێ بەدەمیەوە هاوکاریەکە تۆ بەگشتی بەشێکی گشتی تێڕوانینە چییە؟ تێڕوانینی کۆمەلگا سپاس بە خوای گەورە گۆڕاوە بەلایەنە ئیجابیەکە بەس بەڵام ئێستاش لە چاو تەمۆحی ئێمەیە کەمە چکە ئێمە زیاترمانەوێ ئێمە ئەو بەهرانی کە هەمانە ئەو توانایانی کە هەمانە ئەمانەوە خەڵک لەوە تێبگا بەس هێشتا ماوێتی خەڵک لەو توانایی ئێمە تێبگا خەڵک لە شێوازێک خەڵک ئێوە ئەتانەوێت تێبگات ئەمانێت تێ بۆ ڕێزم بگرێت لە بری ئەوەی بەزەیی بە منابێتەوە هەنێک کات لە بازارە کەسێک بە من ئەڵێ وەیش بە کەسێکی بە هاوڕێکەم ئەڵێ وەیش کە ئەیبینێ بەس بەڵام نایە ئاسانکاریەکی بۆ بکە ینی من هاوڕەیەکم لەم ماوەیە چۆتە بازار بەس لەبەر ئەوەی کە سەری ساردیەک سەر ئاسنەکەی ینی فڕێ دراوە هیچ کات ئێمە بیر لەوە ناکەینەوە چەند گرفت کە دارشەقەکەی داناوە لەسەری خزاوە تووشی ئازارێکی زۆر زۆر بوو ینی ڕەحمی خوانە بۆ بۆی هەبوو دەستی بشکێ ئەو قاچانی کە گرفتی هەیە و لاوازە قاچی بشکیانی بە من مەڵێوەیش وەرە ئاسانکاریەکەم بۆ بکە بەردێک لە ڕێگەکەم هەڵبگرا مەسەلەن لە ناو بازاڕە چەنەها شت فڕێ ئەدرێ کەمەندام ئایا دڵی لای دارشەقەکەی بێ یان دڵی لەسەر ئەوە بێ سەیری ئەرزەکە بکات چی لە بەردەمایەت و ئەو ڕێگریانە چییە ئەکرێ ئێمە تەنانەت ئەگەر شتێکی بچووکش بە هەڵبین بیر لەوە بکەینەوە لەوە چێ ئەمە گرفتێک بۆ کەسێک دروست بکە ئەکرێ ئێمە ورتر بەدیقەتتر ئیش ئەوە بکەین هەمیشە ئەومان لە بەرچاو بێ کە کۆمەڵێک کەس کە لە سەدادەی کۆمەلگا گرفتی جەستەیی هەیە با ئێمە هاوکاریان بین کەمەندامی گرفتێکە یعنی زۆر جار بەپێی پێناسی جیهانی ئەڵێ گرفتێکە کە مەسەلەن زۆر جار ژینگە بۆی دروستەکە یا بەرهەڵستیەکە کە ژینگە بۆی دروستەکە ئەگەر کەمەندامێک لەسەر وێڵچەر بێ هیچ گرفتێکی ژینگەی نەیەتە ڕێی هەموو پێویستیەکانی بۆ فراهم کرابێ کەواتە لەو کاتێ ئەمانایەک نامێنێتەوە بۆ کەمەندانبوونی ئەو کەسە گرفتەکان ئەبنەهۆی ئەوەی کە ئێمە هەست بە کەمەندانبوونی خۆمان بکەین زۆر باشە بێگومان ئەو بابەتە زۆر زۆر گرنگە ئێمە لە تەلەڤیزیۆنی پێیان زۆر گرنگیمان بەوە داوە هوەری مامەڵەکردن یا خۆت چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ خاوەن پێداویستێکی تابەت وەکو مرۆڤێک کە ڕەنگە کەمێک پێویستی باوکاری بێ نەوەک جێگەی بەزەی بێت چکە بیش لە کۆتایە هەموو تواناوینێکیە بازیاتر باز لە توانای خاوەن پێداویستی تایبەت یا خۆت نابیستەکان بە تایبەتی خەت و ڕێژین تۆ لە پۆلی دوانزەیت ئێستا سعید کردووە خوێندوتەوە چۆن سعیەکەی بەڵێ بەم نزیکانە 25 مان تاقیکردنەوەمانە ئەی چۆن سعیەکەی یعنی لەسەر چی ئەخوێنی ئەو شتانە چینە چۆن ئەیان خوێنی چۆن منهەجەکان منهەجتان چیە منهەج چیە خوێندنەوە
ئەڵێ زۆر ناتوان بەردەوامی سعی بکەم ئەڵێ سعیەکەم ئیسراحە دەکەم دوایەوە ئەخوێنمەوە هەم دیسان ئیسراحە دەکەمەوە ئەڵە کەم وردە وردە سعیەکانی تیاکەم لەو پێشی چونکە ئەم پاریش لە پۆلی 12 بوو بەداخەوە پارکە لە پۆلی 12 هەش خوێنکاربوون تەنها سۆزان دەرچوو بۆچی خۆی بڕیارەکە وایە کە لە سا 75 پرۆگرام داخل بێ بۆ نابیستەکان بەڵام کاتێک کە چوونە هۆڵی تاقیکردنەوە هەمووی داخل بوو تەرکیان هیچ بۆ نهاتبەوە لەبەرەوە کەسیان کە دەرنەچوو تەنها سۆزان کە دەرچوو لەبەرەوە ئەم نینە ماوەستاکەواتە ئەمە هەندێ وشەشتی هەیە کە تایبەت بێ بەڵام ئێستا نابیستی وا هەیە کە نەی خوێندووە هەر لەگەڵ خێزانێک و عایلەیەکا گەورە بووە ئەبینی بەم شێوازەی شوان تێگات جیاوازەکەی چیە لەگەڵەوانە چۆن ئێستا ئێمە کە قساکەین ئێمە لێرە ئەو قسانی کەیکەین زیاتر فەرمیە لەگەڵ شێوازی قسەکردنی بازار جیایە ئەمانیش بە هەمان شێوە قسەکردنی بازار ئاسانتر بێت تۆزێک چۆن ئاسانتر بێ بڵین لە ماڵەوە کە مناڵێک لەگەڵ نابیستەکە باوکو دایکێک لەگەڵ نابیستەکەن یا ڕەنگە بەردەوام مامەڵەکەن طبعاً ئەوە گەورەترین کێشەیە کە نابیستێک کە تێکەڵاوی نابیست نەبێت کە تێکەڵای کۆمەڵە نەبێت کە نێتە پەیمانگا چونکە ئەو کێشەیە زۆر ڕوبەڕووی من ئەبێتەوە کە کاتێک چم بۆ وەرگێڕانی کەسێکی نەخوێنەوار کەسێک کە تێکەڵای نابیست نەبوو لە دادگاکان لە پۆلیس لە فەرمانگاکانە چونکە هیچ هێمایەک نازانێت تەنها ئەم کەسە خۆی لەگەڵ خێزانەکەی هەندێ ئاماژەیان دروست کردو بۆ بەڕێوەکردنی ژیانی ڕۆژانەیە کەس لی تێناگە خێزانەکەی نەبێ تەسەوەر بکەن چوون بۆ وەرگێڕانێک بۆ کەسێک لە دەیەکی نزیک قەرەداخ کەسەکە هیچ تێکەڵای کەس نەبوو هیچ تێکەڵای نابیز نەبوو بوو هەندێ ئاماژە خۆی براکەی نەبێ لی تێگەشتن بڕوا بکەن لە لای محقق عەدلەکە شتێکی و لای زابتەکە شتێکیەوت لە لای حاکمەکە شتێکیەوت منیش خۆم کە سوێنە خۆم کە وەرگێڕانەکەم ئەڵم ئەوەنەی تێیەکەم چونکە لەو کەسە من بەسەراحەتەن لە ساسە و ناتوانم لی تێ بکەم بەڵام ئەمان کە لە ناو پەیمانگان لە ناو هینان ئێستا کەسێکی وەرگێر بێنە لە دەرەوەی پەیمانگا کەسێکی وەرگێر بێنە یەک لاپەڕۆ بە یەک ڕستە پێ ئەڵێ بەڵام لە لای خۆمان نە هەموو وشەیەک ئاماژەی خۆی هەیە هەموو وشەیەک ئاماژەی خۆی هەیە خۆی پێویستیشە هەموو وشەیەک ئاماژەی خۆی بێ بۆی ئەمان فێر بن بۆی ئەمان بتوان بگەنە ئاستی کەسانی ئاسایی یعنی مامۆستا ئێستا ئەمان لە خۆت نەبێت لە کەس تێناگەن نانا لە مامۆستاکان هەموو تێگەن لە هین تێگەن بەداخەوە ئێمە یەک کەناڵی ماوەیەک پێیام هەیبوو وەرگێڕی زمانی ئاماژە بەڵام هیچ کەناڵێکمان نییە وەرگێری زمانی ئاماژەی هەبێ پەنا ئەبەنە بەرکۆ ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان سوودێکی زۆری هەیە بۆ ئەمان پەنا ئەبەنە بەر کەسانی لە وڵاتە عەرەبیەکان بۆ ئەوروپیەکان کە ئەوان لەوانیش تێگەن مامۆستا لێرە پرسیارێکم بۆ درود بووشوان ببوورێتەوە سێری وڵاتە عەرەبیەکانی جەکەن هەموو زمانەکان زمانی جەستیان وەکو یەکە زمانی ستاندەر ژمانی ئاماژە زمانێکی ستاندەرە نەخێر بۆ زمانەکان خەڵقیە 300 زمانی ئاماژە هەیە لە سەرانسەری جیهانە 300 زمانی ئاماژە هەیە بەڵام خۆی زمانی ئاماژە لە چی پێک دێت زمانی ئاماژە لە جوڵەی پەنجەکان بەکارهێنرێ بۆچی بۆ ژمارەکان و بۆ پیتەکان ئەمە وەکو یەکە جیاوازی نییە هیچ جیاوازێکی نییە بەڵام دووهەم شت لە چی پێکە پۆسبی شتەکە ئێستا تۆ یەکسەر وان نەکرد بەخێر بێن ئەمە لە هەموو شوێنێک بەخێر بێ سەر چاوان ڕێزە ئەمە ڕێزگرتن لە هەموو شوێنەکە ئەمە خواردنەوە ئەمە سەفەر لە وەسفی شتەکە وەرئەگیرێ ئەمە جیاوازی نییە ئەمە جیاوازی نییە لە بینی ئینگلیزیێک و عەرەبێک و کوردێکە جیاوازی نییە هەندێک شت کە بە جەستە ناکرێت کە بە چاو نابیندرێت ئەوە جیاوازیەکی هەیە لەبەر ئەوە زۆر بە ئاسانی چۆن ئێمە جیاوازی لەهجەی خۆمان هەولێر و دهۆکەیە بەڵام پێی ئەگەین ئێستا بۆ منە ئەگەر بڵێ ڕەنگی سەوز چۆن ئەڵێ ئەمە سەوزە لای ئێمە بەس جیاوازە لە شوێنەکانی کە ئەمە سەوزە ئەمە لە چێوە هاو دەلوبەری سەوز کە تیژە ئەمە سەوزە ئەمە سوورە هەمووی تقریبەن سوورەکە وایە هەمووی سوورەکە وایە فەمەیەکە هەمووی وایە سپێکە کولتور و عادات و تەقالی دەیگۆڕێت ئێستا سپیلای ئێمە وایە ئەهاڵێن ڕووسپیبی ئەمە ڕووسپیبی بەڵام لە ئەوروپا چییە ئەها قەشەکان لێرە هینێکی سپیان هەیە
سپی لە پارچێکی سپیان هەیە لێرە ئەمە سپی کولتورەکە و ئاینەکەی گۆڕی ئێماڵێن ڕووسپی بی ڕەش حسابی قژی من مەکەن ڕەش ئەمە ڕەشە هەمووی ئەوە سپیە ئەمە سوورە ئەمە پەمەیە لە هەمووی پەمەیەکان پێم وابێ بە ئاماژەی میکیات نا پەمەی ئەوان ڕوومەت پەمەیە عادەتەن ئەو پەمەیە ئەمە مۆرە مامۆستا یعنی ئێستاکە بەڕاستی ئەمە زۆر گرینگە حکوومەت نازانم وەزارەتی ڕۆشنبیری یا خوێندنی باڵایان وەزارەتی پەروەردە عایدیەوە یعنی هیوادارم یەکێ دکتۆر ئالان یان کاک حەمەی حەمەسەعییان وەزارەتی خوێندنی باڵامان بۆ تاکە یعنی ئەبێ سەپۆرت و سپۆنسەری خولێک بکەن هەریژنا مامۆستا بەهار بتوانێت بە ئەکادیمی کۆمەڵێک مامۆستای زۆر باش لە ناوەندەکانی خوێندن لە فەرمانگەکانی حکوومەت لە ئەفسەرانی پۆلیس لە سەر مروری سەرجادەکان یعنی بێدابنیشن بۆی مامۆستا بەهار بتوانێت کۆمەڵێک شتیان فێر بکە تا ئەمانژە خۆیان فێر بنیان بەشێک لەو مامۆستایان ڕووک مامۆستا ببنەوە مامۆستایانی چەند گرنگە مامۆستایانی سە گرفت زۆر نییە لەو وارەوە طبعا ئەو گەورەترین کێشەیە بەهار وا توانی دوو ساڵیکە ساڵێکیکە دوو ساڵیکە پێویستە 50 بەهاریکە دروست بێ 60 بەهاریکە دروست بێ 60 مامۆستا گوزاریکە دروست بێ ئەمانە دروست بێ گەورەترین کێشەمان ئێستا کۆلێژی ئەم کێشەی وەزارەتی کارە ئێمە سەر بە وەزارەتی کاری کێشەی وەزارەتی پەروەردەیە وەزارەتی پەروەردە لە پێش هەموو کەسێکەوە ئێستا کۆلێژی وەزارەتی خوێندنی باڵا کۆلێژی بنەڕەتی بەشی پەروەردەی تایبەت کراوەتەوە پار خۆشبەختانە یەکەم وەجبەیان دەرچوو ئەم ساڵ یەکەم وەجبەیان دەرچوو ئێمە زۆرمان پێخۆشە کە ئەمانە کە بزان چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ کەسانی کەمەدانە پێویستە ساڵێک زمانی ئاماژە بخوێنن ساڵێک برایل بخوێنن هی نابینا بەڵام بەداخەوە تا ئێستا شارەزایەکیان نیە ساڵی من 2-3 ئەچم محازەرەی زمانی ئاماژیان پێڵم زمانێک بە 3 محازەرە خەڵک فێرە بێ قەت فێر نابێت زمانێک ئەوە دوێنێ کچێکی خاڵم هاتەوە لە سوید وتی ئەو لە باخچە ئیشەکە وتی دادە ئەزانی ئێمە لە باخچەوە مناڵەکان فێری زمانی ئاماژاکەین لەگەڵ زمانی ئینگلیزیە زمانی سویدەکە زمانی ئینگلیزی زمانی ئاماژە بۆچی ئەڵێن نەوەکو سبینە مناڵێکی نابیز بێتە خوێندنگەکە بۆ ئەوەی ئەم بتوانێت مامەڵەی لەگەڵا بکە ئەمە وەزارەتی پەروەردە زۆر گرنگە کە بیخاتە مەنهەجەوانە کە بیخاتە مەنهەجەوە بۆی خەڵک فێر بێت چونکە ئەمانش توێژێکن لە کۆمەلگا تۆ بۆ هەوڵی کە فێری زمانی ئینگلیزی بێ بۆ هەوڵی فێری زمانی عەرەبی بێ کە ئەمیش توێژێکە لە کۆمەلگا پێویستە زمانی ئاماژەکەش بخەیتە مەنهەجەوانە فێر بن بەداخەوە ئێستا ئەمان کە خوێندن تەواوەکەن ناتوان ئەوان وەکو ئێوە دەرس بڵێنەوە زمانی ئاماژە بەکاربێن لە کاتێکا کە لە هەموو هێماکان و لە تۆ شتی ئەگەن ئەمان ئێستا حەزی ئەم کە ئەڵێ خوێندنم تەواو کرد ببم بە مامۆستای نابیستەکان ئەمان زۆر باشە بن بۆچی بۆ یاریدەدەری ساڵانی پێشوو طبعاً بڕوانامەیان نەبوو ئەبوون بە یاریدەدەری مامۆستا ئەمان باشترین کەسن کە مناڵی نابیست فێرکەن بەڵام ئێستا کە شەهادەیەنن ئەتوانن یەکەم دووهەم من ئەتمادی کولیم لەسەر نابیستەکانە بەسەراحەتەن 3-4 کەسم لەلای زۆر بەخۆتن کە تا ئێستا ئێمە فەرهەنگی زمانی ئاماژەمان نییە مامۆستا بۆ پژیری قسەکەی جناب دیانی نەبێتەوە بە کێشەسە لە زمانی پەروەردەیە ماوەیەک گرفت دروست بووە لە ماوە مەسەلەن لە پەروەردە زمانی سریانی و ئاشووری و کوردی و عەرەبی و ئیتر گرفتی زۆر هەیە زمانێکی ئاماژەی ستاندەری کوردیمان پێویستە دوایی نەڵێن ئەمە زمانێکی ئاماژەی زمانی هەورامیە و سۆرانی و باتنیە کە سەردەنەکە با ستاندەر بێت نەنا ئێمە کارمان بۆەوە کردووە هەرسێ پەیمانگاکە و هەرسێ کۆمەڵەکە لە پارێزگای دهۆک و هەولێر و سلەیمانی طبعاً فەرهەنگێکماندانا فەرهەنگەکە بەڵام چەنە 2500 وشەیە دوای ئەوە فەرهەنگێکی بابەتەکانماندانا کۆمەڵایەتی زانست کوردی ئەومانداناوە وەکو یەک بەبێ جیاوازی بۆ ئەوەی ببێ بە فەرهەنگێکی ستاندەری زمانی کوردی ئێستا خۆت ئەزانی بەس ڕۆژانە وشەیەتە ناو زمانەوانیە ڕۆژانە وشەی تازەیە ئەم وشە تازانە پێویستی بەوەیە کە ئاماژەی وەدانێ من ئەڵم کە ئەتمادی کوردیم لەسەرەوەیە ئەمە پەیامی هەموو کەم ئەندامە ئەڵێ هەموو شتێک بۆ ئێمە بەبێ ئێمە نابێت لەبەر ئەوە من لەسەرمە وشەکە بە تایبەتی وشە ئینگلیزیەکە وشە زانستیەکان وشە فەلسەفیەکان زۆر کورسە ئەم وشانە ئەبێ من لەسەرمە شی ئەەکەمەوە بۆ ئەمان خۆیان ئاماژەکەی بۆ دانێن
لەسەر ئەوە ئەەکەین ئیش لەسەر ئەوەکەین ئیش لەسەر ئەوە ئەەکەین کەەوە لە یوتوبە کەناڵێک دانێن چونکە ئێستا بگەڕێ بۆ زمانی ئاماژەی کوردی نییە عەرەبی هەیە ئینگلیزیە ئەمریکیە بەڵام هی کوردی نییە ئیشیش لەسەر ئەوەکەین ئینشاڵڵا بەم زوانە باسی لەوە کرد کە سوود لە یوتیوب وەرەگرن کەواتە تۆ باز لەوەش دەکەی کە هیچ زمانێکی ئاماژە لە ئاماژەی کوردی مەبەستن نییە ئەی ئەمان چۆن نەتوانانی سوودی لێ وەرگرن کەوتم لەوانە وەرێگرن لە عەرەبیەکان و لە ئینگلیزیەکان و لەوانە زۆر جارێ بەڵام چۆن تێگەن تێگەن زۆر نادە چۆن تۆ زمانی عەرەبی و فارسی و شتێکی تر فێرەبی ئەمانی با زمانێکی تر فێر بن نانە زۆر باش دەکەن ئێستا بەس کێشە ئەوەیە چۆن هەندێک وشەیە خۆمان کە قساکەین هەندێک وشەی ئینگلیزی ئۆکەی نازانم چی تر زۆر وشە کە تێکەڵای وشەکانمان بووە ئەمانش بە ئاماژەکە ئەو شتانە بەکارێن ئەوە سێریکانەکەمەڵمەوە چییە ئەڵێ ئەوە ئەوروپیە ئاماژەی ئەوروپیە ئەوە عەرەبیە تووڕابم ئەڵم نە بیکەنەوە بە کوردێک مامۆستا ئاسمار لە با بڵێن کۆمەڵی ڕۆژ زیاتر توانای ئەو خاوەن پێداویستە تایبەتانە کە دێنە لاتان توانەکانیان زیاتر لە باسی وەرزشت کرد زیاتر چ وەرشەوانێکی زۆر بەناوبانگمان هەیە لەسەر ئاستی کوردستان بێیان لەسەر ئاستی پێمانگاکە بێ لە عێراق بێ زۆر گرنگی بە وەرزشدن زیاتر چ وەرشێک خاوەن پێداویستە تایبەتەکان بۆیان ئاسانتر یا زۆرتر حەزی لێەکەن ئێمە هەموو جۆرە وەرزشێکمان هەیە لە یانەی وەرزشی ڕۆژ تیپی تۆپی پێمان هەیە بۆ کەمەندامانی جەستا کە تیپێکی زۆر زۆر بەهێزن چەنەها جار لەگەڵ شوێنی تر بەرکەوتیان هەبووە و زۆربەی کات بردووانەتەوە تیپێکی زۆر زۆر بەتوانان و تیپی تۆپی پێی نابیستمان هەیە کە هەمویان نابیستن و تیپی گۆڵبۆڵی نابینایانمان هەیە کە یاریەکی تایبەتە بۆ نابینایان بە تۆپی تایبەت تۆپەکەیان دەنگێکی لێوەیەت بەهۆی دەنگەکەەوە ئاراستەی تۆپەکە ئەزانن و تیپی باسکەمان هەیە بۆ کەمەندامان کە لەسەر کورسی جوڵاون لەسەر وێڵچەرن ئەو تیپی باسکەمان هەیە و لە ئێستا کار لەسەر دامەزراندنی تیپی بالەی کەمەندامانەکەین و تیپی تێنسمان هەیە بە کچان و بە کوڕانەوە و زۆربەی یاریەکان کە کەسانی ناکەمەندام ئەتوانن یاری بکەن ئەمانیش ئەتوانن ئەو یاریانە بکەن و کەمەندامان هەیە لەسەر بە بەتەڵە لەسەر ئاستی عێراق کە و لەسەر ئاستی هەرێم هەمانە لە دهۆک هەمانە لێرە هەمانە کەمەندامی زۆر زۆر بەتوانامان هەیە کە لە بوارەکەی خۆیانە لە پارێزەکانی تریشەوە ئەندام لە کۆمەڵی ڕۆژ هەیە کۆمەڵی ڕۆژ بڵێ یان لەقتان هەیە لە شارەکانی تریش بڵێ حەول و قودون و سینگەمان هەیە لە کەلار لە کەرکوک لە هەڵەبجا لە ڕانیە و قەڵاتزیە لە خانەقین و سینگەمان هەیە لە هەولێر و سینگەمان زیاتر گرنگ بەلایانی وەرزشەیان یان گرنگی بەلایەنەکانی گرنگی بە هەموو لایەنەکانە دەین وەک پێشتر وتم ئێمە تیپی شانۆیمان هەیە و هەمیشە کاتێک کەمەندامێک گێتە لای ئێمە کە ئەبینێ ئێمە بەو هەموو گرفتەوە کە هەمانە ناوەستین بەردەوامین وەوەی تێگەێنین کە کەمەندامی گرفت نییە ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ توانیمانە سەردانی ماڵە کەمەندامەکان بکەین چەنەها کەسی گۆشەگیرمان لە ماڵەکان هێناوەتە دەرەوە کە ئێستا کەسێکی زۆر زۆر بەتوانان توانیمانە خولی خەیاتی بکەینەوە بۆ کەمەندامان کە ئێستا خاوەن کار و بزنزی خۆیانن بەردەوامیان ناوە بە پرۆژەکانیان و کاری ئیشی دەستی کە چەنەها خول لە کۆمەڵی ڕۆژا وتراوەتەوە و کاری تەنانەت ئیشی ماڵی ترشیا دروستکردن و ئەم بابەتانە توانیوانە وەکو لایەنێکی بازرگانی لە دەرەوەی کۆمەڵی ڕۆژا و لە ماڵەکانی خۆیانە سوودی لێ وەربگرن زۆر باشە دەستخۆش خاتوارە زوو زۆرمەوە ناوەڕە تاوبوونە زۆر باشە ئەمە ئەم شتانی کە ئەیان بڕی هەمووی مەتر بەکارێنی یاخۆ ئێستا زۆربەی بەرەو درومان هەیە کە سیرتەکاڵە پێویستم بە قیاز نییە قیاز بگرم خۆم هەر کە سیرتەکە ئەزانێت تۆ مەتر بەکارێنی بەڵێ هەر هەموو شتێک بە قیازەکەم ینی بە قیاز بێ باشترە من حەزم لەوە نییە کە یان بەست و یان هەر بە چاو سیریکەی شتەکە بۆ بڕی نام حەزم لەوە نییە هەموو شتێک بە قیاساتەکەم زۆر باشە هەموو مۆدلاتێک ئەزانی بدووری یاخود ئەگەر کام مۆدل کام شت لای تۆ کەمێک قورسە و گرفتە بۆ دروست دەکات هیچ شتێکی وا هەیە هیچ شتێک قورسنەوە هەموو مۆدلێک هەرەوە سەیری ڕەسمەکەم کردبێ دروستم بەس بە سیرکردنی ڕەسمەکە ئەتوانی بەڵێ لەگەڵ دوورینی جلی مۆدەیە چۆن جلی دەرە لەگەڵ ئەوانەشان زۆر باشە
ماوەیە کە بازار بەعامیە وەزعی لای بازاری بەرگدوریەکەی تۆ چۆنە بازار باش بەرگدور هەمیشە بازاڕیە وڵی تقریبا تأسیری کرۆتە سەر ئێمەش بەڵام ئەیتر بە بۆنەوەی کە بەرە جەژنە ڕۆین و ئەمانە تۆزی بازار جوڵاوەتەوە خانمان هەمیشە پێداویستیان زۆر بەڵێ هەرۆڵە ئیتر کەوا شتیش ئەدورم کە زۆر جار زۆر کەسەوە نازانێت کاکە لە سلێمانە باوەڕ ناکەم هیچ شتێکی تایبەتت هەیە بە خۆت بە بڵێن چۆڵە یا دیزاینێک بێت هەر تۆ ئەوە بزانی یا زۆر تۆ ئەوت دووری بێ وڵی من ئێستا خۆم کەوایەکم دووریوە بەبێنە با تۆ زەرەکلام بۆ قینە بە هەردوو دیوەکە توانی لەبەریکەی مەسەلە قماشەکەی ئەتوانیان دوورینەکەی تۆ وای کردو کە بتوانی بە هەردوو قماشەکە خۆی بە هەردوو دیوەکە ئەتوانی بیدووریت بەڵام من چیم کردووە وام کردو کە ئێستا ئەمە بۆ نمونە ئەم دیوەی پەمەیە ئەم دیوەشی زەردە ئەمە بە هەردوو دیوەکە لە بەرەکرێ بڵێ بە هەردوو دیوەکە توانی لەبەریکەی درومانەکەی لە هیچ لاکۆ دیارن ئەمەش هەر عایدی جلی کوردیە با بڵێن بەڵێ تۆ زیاتر پێم وایە هیچ لەسەر جلی کوردیەکی وایە جلی کوردی ناڵم هەموو بابەتێکیژە دوورم بەڵام بە زۆری کە دووری من جلی کوردیە ویستت باس لە شتێ بخی پێم وای بێت شتێکی تایبەت هەیە بە خۆت کە دیزاینەکە و فکرەکە هی خۆت بوو بێت لای هیچ کەسێکی دیکە نەبوو بێت هیچ بەرگدرویەکی دیکە یعنی ئێستا بۆ ئەم کەوا کە بڵم بە هەردوو دیوەکە لە بەرەکرێ ئەمان هەر خۆم کردومە شێوازی دوورینەکەی چۆنە کە بتوانێت بە هەردوو چونکە عادەتەن قماش کراس کە ئەی دووری دیوێکی تەقەڵەشی ناتوانانی بە دیوەکەی دیکە لە بەریکی چۆن ڕێک پستۆ کە بتوانی بە هەردوو دیوە لە بەرەوە شێوازی دوورینەکە دەورە بینێت فەنی مهنەکەی ئەوە فەنی خۆمە مامۆستا باردەرفەتمان زۆر نەماوە دەمەوێت یەک پرسیارێک بۆ خات و ڕژینش و خات و سۆزانیش نەزان خواردنوشە دروستکەنیەوە جگە لە تێنەسچی ترەزانن ئەها خواردن ئاوا خواردن بەس خۆتان لێنێن شۆربا لەزانیا شۆربا برنج من لازانیای ودێ وڵات مامۆستا بە هەر تەواو مادام لازانیا تەرجمە کردەوەیانی هەمووی کامل بوو زۆر باش ئەی تۆ کەم بۆ کەم ئەم لەبەرەوەی هینە سۆزان لە ماڵەوە خۆی و دایکی و باوکێتی بەڵام ئەم خوشکی زۆرە خوێنکاریشە کەم ئەم کەم هیچ نازانم ئەمە چێ بەس بانیەکەن بیخوا ئەینا پۆلی دوانزەیە با سعی بەس بخوێنە تۆ ئیتر مشکلە نیە بۆی دەرچی پۆلی دوانزە بەس دوایی یافراق و دۆڵمەش زۆر باشە مامۆستا بەهار مامۆستا ئاسمەر دادە ڕێژین و دادە سۆزان و خات و ئارەزوو سپاسانەکەین کە بەشدار بوون لەم پرۆگرامە لەگەڵمان دەرفەتمان هیچ نەما ئومێد دەکەین کێشۆگرفتی تەواوی خاوەن پێداویستی تایبەتەکان چارەسەر بێ و لایانی پەیوەندیدار و وەزیرەکانیش بەڕاستی بێنە سەر خەت بۆی بتوانن ناوەندێک خوێنگەیەک ئۆڤەرێکە بێ بۆ ناویستەکان هاوکاری سنتەری ئەو ڕێکخراوانی وەکو ڕێکخراوی ڕۆژ و هاوشانەکانیان بکەن تاوەکو زیاتر خاوەن پێداویستی تایبەتەکان بێکێشەوگرفت بن لە سەروی هەموو شێوە هیوادارین کۆمەڵگای کوردی مامەڵەی لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکان مامەڵەیەکی مرۆڤ دۆستانە و هاوڕێیانە بێ ئیدی لەژێر چاوی بەزەیی و هاوکاری و ئەمانە نەبێت ئەوانیش هەمووشمان واریدە لە چوونە دەرەوە یەک بەشێک لە جەستەمان لەدەست بدەیت دەستان خۆش بێ و دووبارە زۆر بەخێرن سپاس بیرانە عەزیز پرۆگرامی ڕۆی پێم ڕۆژ بە کۆتاگەشت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین ئاسوودە و کامەران بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ